بسم الله الرحمن الرحيم. بنابي خواي گەورە و میهرەبان، سڵاو ئازیزان و خۆشەویستانم لە خوای گەورە داواکارم کە زۆر باش بن. ئازیزانم، ئەم شەو لە خزمەتتانین ئەی بەشداربوانی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا. خۆشحاڵم کە جارێکی کە کۆبینەوە هەندێکتان بەشدار بووی چەند مانگێک یان ساڵی پارن. لە ئێستا ئەمە هەلێکی باشە جارێکی کە پێکەوە کۆ ببینەوە. ئەوەی کە ئەم شەو قەرارە باسی کەین بابەتێکی گرنگە و ئێمە ئەمانەوێت لە ڕێی ئەم بابەتە گرنگەوە لە خزمەتتانە بین بەوەی کە ڕێ نوێنیەک بین بە ئێوە کە پێتان بڵێن ڕێگای بەرەو پێشبردنی تواناکانی مێشک و فێربوون ڕێگایەکی دوور و درێژە، هەروەکو چۆن کە تۆ ئەزانی ئینسانێک هەیە لە ئاستێکی زۆر زۆر بەرزە و تۆ خەون ئەبینی ڕۆژێک بگەیتە ئەو ئاستە بەرزە، تۆ بەشداری چالاکردنەوەی مێشکت کردووە و لە ناو پرۆگرامێکی چڕوپڕ بۆ ماوەیەکی زۆر تۆ وانەی جۆرا و جۆرت خوێندووە. ئەگەر من بیرتان بخەمەوە بە هەر ئاواهی چاوێ بخشێنیتەوە بە ناو کۆرسەکانی بەهێزکردنی یادگە و سیستمی سەرەکی، چاوێ بخشێنیتەوە بەو هەموو دەرسە ڕاستە و خۆیانەی کە هەبوون لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین تەمرین بە مێشکمان بکەین، بتوانین خێرا ببیستین، خێرا ببینین، خێرا تێبگەین و زانیاریەکان بە خێرایی لە مێشکمانە خەزم بکەین، بتوانین هەر کاتێک ویستمان زانیاریەکانمان بیر بکەوێتەوە، کۆد بۆ زانیاریەکان دابنین و هەموو ئەو ڕێگایی کە بینیتان ئێمە ڕێگایەکی دوور و درێژمان بڕین. پرۆگرامەکە 10 هەفتە بوو. لە ماوەی ئەم 10 هەفتە سپاس بۆ خواوەکو بەردەوام خۆتان بەردەوام فیدباکەکانتان ناردووە. ئێمە ئەگەر ئێستاکە فیدباکی ئێوە چاپ بکەین کتێبێکی سەدان لاپەڕەیی دەرەچێ، هەمووی لە فیدباکی بەشداربوانی چالاکردنەوەی مێشک هەمووی باز لەوە ئەکا، ئەڵێ من جاران وابووم ئێستا ئاوام، جاران بە ئەوەندە شتێکم لەبەرە کرد ئێستاکە بە ئەوەندە لەبەریەکەم و زۆر لەو فیدباکانە هەر بڵاو نەکراوەتەوە و هەمووی هەر لە گروپی تیلیگرام تایبەت بە فیدباکەکان هەمووی لەوێ پارێزراوە. ئازیزان، سپاس بۆخوا توانرا لە ماوەیەکی کەمان گۆڕانکاریی گەورە دروست بکرێت. ئێستا ئێمە بە ئێوە ئاڵێ ڕێگاکە ڕێگایەکی دوور و درێژە. ئێمە ئێستا خەونێکی کەمان هەیە بۆ بەشداربوانی چالاکردنەوەی مێشک، خەونی ئەوەی چۆن تۆ ئەتوانی ئاستی زانستی و ئەکادمی خۆت زۆر زۆر بەرز بکەیتەوە و ئایا ئەم لێهاتوویە ئەکادمی و زانستیانە چین کە هەر یەکێک لە ئێوە پێویستە زیاتر پەری پێباوە بەدەستی بهێنێ و لێرەوە گۆڕانکاریشی گەورە لە ژیانی خۆیان بکە، گۆڕانکاریشی گەورە لە ژیانی پیشەیی خۆیان بکە. خۆشەویستان، بە خێرایی بیرتان بخەوە، هاتی تو باس لەوە کرا بێخەم بە لەوەی تواناکانی مێشکی تۆ گۆڕێ، هاتی تو باسمان لەوە کرد کە تۆ ئەبێ یەکەم جار دەستکەی بە چاکردنی تواناکانی سەرنجدانت. پاشان باسی تەرکیزمان کرد، ڕاهێنانێکی زۆرمان پێی کە تۆ چۆن ئەو ڕاهێنانانەکەی بۆی تەرکیزت باش ببێ. ئێستا سەرنجت گرنگیت پێیە، پاشان گرنگی دیا بە تواناکانی سەرنجت، تواناکانی تەرکیزت، ڕاهێنانە جۆرا و جۆرەکانیان. پاش ئەم سەرنج و تەرکیز و ڕاهێنانە جۆرا و جۆرە ئێمە هاتین باسی ئەوەمان کرد کە یادگە چییە، جۆرەکانی یادگە کامانن، زانیاری چۆن ئەچێتە ناو یادگی ماوە هەنووکە، دوایی چۆن ئەچێتە ناو یادگی ماوە کورد، دوایی چۆن ئەینێری بۆ یادگی ماوە درێژ، چۆن هەر کاتێ ویستت زانیاریەکان ئەبێ کۆدبەندی بکەیت و بیان ژێڕیتەوە بۆ یادگەی ماوە کورد و پاشان تۆ بنەماکانی یادگەت خوێند. لە بنەماکانی یادگا زۆر بابەتمان خوێن، ئەوانەی کە لە پێش زاین و باسکراون هەتاوەکو کۆمەڵێ بابەتی گرنگ کە بابەتی ئەم سەردەمە. پاش بنەماکان چۆن بیرتەخەمەوە، لە دوای بنەماکان ئێمە چیمان خوێن؟ تەکنیکەکانی یادگەمان خوێن. باسمان لەوە کرد کە ئەم تەکنیکە بەکاربێنە بەم شێوازە زانیاریەکان بە تەسەلسل زانی، ئەم تەکنیکە بەکاربێنە دوایی بە ژمارە زانیاریەکانە زانی،
ئەم تەکنیکە بەکاربێنە دوایی ئەتوانی بە خێرایی بیرت کەوێتەوە. تۆ ئەگەر ئەم تەکنیکە بەکاربێنی بابەتی سیمینار و کۆڕ و محازەرەت باشتر بیرەکەوێتەوە. ئەگەر ئەم تەکنیکە بەکاربێنی ئەتوانی بەکاری بێنی بۆ لەبەرکردنی بابەتێک بۆ تاقیکردنەوە. جا زۆرێک لەم تەکنیکانە تۆ خوێندت باشە؟ زۆرێک لەم تەکنیکانت خوێن. لە دوای ئەم تەکنیکانە کە ژمارە چۆن لەبەرەکەی، ناو چۆن لەبەرەکەی، دقێک چۆن لەبەرەکەی، هاتی استراتیژیەکانت خوێن و لە پاش استراتیژیەکان سیستمی سەرەکیت بە ڕێکوپێکی خوێن و بابەتی تەندروستی مێشک و یادگا، چی بخۆین چی نەخۆین و زۆر بابەتی گرنگ. پاشان ڕاهێنانێکی زۆرت کرد لەسەر خێرابیستن، ڕاهێنانێکی زۆرت کرد لەسەر خێرابینین، ڕاهێنانێکی زۆرت کرد لەسەر ئەوەی کە بە خێرایی زانیاریەکان ببینین خەزم بکەی یا بەبیستن خەزم بکەی، یاخود بە کۆددانان و بە وێناکاری و بە زۆرێک لە نیمۆنیکەکان کە خوێندوتە. تۆ لە ماوەیە پێ ئەچێ زۆر جار بۆت نەکرابێت ڕاهێنانەیەکی دیاریکراو هەیە بە دڵی خۆت بیکەی. ئەمە یەک. دوو، ئێمە لەم ماوە کە بەم چڕوو پڕێتەوە دەرسی خوێندووە ئەوەشمان بۆ نەگونجا بین کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە کە تایبەتە بە دەرمزانی پەروەردە یا پێداگۆگی یاخود بریتیە لە بابەتێک کە پێوترێ ئەکادمیک سکیلز، واتە لێهاتوویە ئەکادیمیەکان. خۆشەویستان، ئەمەی کە نەکرا مەسەلەکە ئەوەیە کە ئەم هەفتە ئێمە ئیتر لەوە زیاتر نەمانەتوانی پرۆگرام بخەینە ناو ئەم هەفتەیەوە، چکە ئەزانم زۆرێک گلەییان بۆ ئەیان دەرسەکان زۆرە، بابەتەکان زۆرە، محازەرەکان زۆرن، تەمرینەکان زۆرن، کەواتە لەو هەفتە نە ئەکشێنران نە ئەپەستێورا، کەواتە ئێمە هاتین بیرمان لەوە کردەوە ئەی حەل چییە؟ کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە چۆن بتوانین یارمەتی ئەم بەشداروانە بین ئاستی زانستی خۆیان بەرزکەنەوە، لێهاتووی ئەکادیمیەکانیان پەرە پێبن. ئێستا من زۆر بە کورتی ئاماژەیەک بەوە ئەکەم کە لێهاتووی ئەکادیمی چییە؟ بەڕێزان، لێهاتووی ئەکادیمی بۆ نمونە توانای دەربڕین هەیە ئێستاکە کتابی ماستەر و دکتۆرە یاخود مامۆستای زانکۆیە، هێشتا لێهاتووی دەربڕینی باش نییە. کەواتە یەکێک لە لێهاتوویە ئەکادیمیەکان توانای دەربڕینە، و ئەگەر بێت و کەسێک پەرە بە توانای دەربڕینی خۆی نەیە، ئەمە کێشەی بۆ دروستەکە. تۆ جاری وەها ئەڵێ علمی دنیات هەبێ نەتوانی بیگەیەنی، نەزانی بیگەیەنی، ئەمە کارەسات دروستەکە. ئێستا هیواتان هەیە مامۆستای زانکۆیە، هیواتان هەیە پزیشکێکە، هیواتان هەیە مامۆستایە لە خۆناخێ لە خۆناخەکان، هیواتان هەیە ڕاهێنەرە. ئەی باشە تۆ شتێک کە ئەیزانی پێویستت بەوەیەکە لێهاتوویی دەربڕینت باش. ئەمە یەکێکە لە لێهاتووی ئەکادیمیەکان کە ئێمە ئەمانەوێت لە ئاستی پێشکەوتوو کاری لەسەر بکەین. خەڵێکی تر لە لێهاتوویە ئەکادیمیەکان طبعاً مەبەستم پریزنتیشن سکیڵە، واتە ئەوەی کە تۆ بتوانی بابەتێک پێشکەش بکەیت و دەری ببڕیت. یەکی تر لە لێهاتووی ئەکادیمیەکان بابەتی نووسینە، داڕشتن و نووسین، کە بەداخەوە بە سەدان دەرچووی زانکۆمان هەیە ناتوانن دوو پەرەگراف بنووسێ شایانی ئەوە بێ ئەو دوو پەرەگرافە کە لە گۆڤارێک تۆ بڵاویتیتەوە. کەواتە لێهاتووی ئەکادیمی، لێهاتوویەکی ئەکادیمی کە زۆر گرنگە و پێویستە زانکۆکان زۆر ئیشی لەسەرکەن، دەربڕینە بەڵام بە نووسین، بەداخەوە شێوازی گەیاندنی زانیاریە بە نووسین زۆر بەداخەوە کە بە سەدان دەرچووی زانکۆمان هەیە توانای نووسینی زۆر لاوازە. ئەمە یەکێکە لە ئەو خەلەلانە کە ئێمە ئەمانەوێ کاری لەسەر بکەین. کەواتە توانای دەربڕین و پێشکەشکردنی بابەت، توانای نووسین. خەڵێکی تر کە لە لێهاتوویە ئەکادیمیەکانە زۆر گرنگە پێوترێ reading comprehension، واتە تێگەیشتن لە دەق لە نووسراو. باشە ئێستا ئێمە لە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە باسمان لەوە کردووە سەرنجت باشکەی، تەرکیزت باشکەی، یادگرت باشکەی، زانیاریەکان بتوانی بە یاد بسپێری، شتەکان فێر ببی.
بەڵام یەکێ لە کارەساتەکان ئەوەیە کە تۆ شتێکی کە هەیە پێویستت پێێتی، پێویستە گرنگی پێبەی و بتوانی لە خۆتا پەرەی پێبەی، ئەویش توانای تێگەیشتنە. جیاوازیەک هەیە لە بینی understanding لەگەڵ reading comprehension. با من ڕوونی کەمەوە بەڕێزە، تۆ دەقێک یەتە بەردەستت ئەیخوێنیتەوە بەپێی توێژینەوە، زۆر کەس کەوا ئەزانێت تێگەیشتووە تێنەگەیشتووە. یعنی چۆن؟ بۆ نمونە کتێبێک چاپەکرێ، ئەم کتێبە ناوبانگ پیا ئەکا و زۆر کەس باسی ئەکا و ئەڵێن مەسەلەن کتێبێکی زۆر باشە و ئەم نووسەرشتی زۆر گرنگی تیاوتووە. ئەگەر بین لێکۆڵینەوە بکەین ئەبینین زۆرینە کە ئەو کتێبەیان خوێندوێتەوە و ئەزانن کە لی تێگەیشتوون. جا ئەمە لە هەموو قۆناغەکانی خوێندنە لە یازار بەردەوامە، چونکە ئێمە سیستمی خوێندنمان بە شێوازێ نەبووە هەر لە سەرەتاییەوە یارمەتی خەڵک بین بۆ تێگەیشتن. ئێمە هاتووین دەرسمان وتوتەوە، نووسینێکمان خستوتە بەردەست مناڵێک، ئەم مناڵە خوێندوویەتیەوە و ئەگەر پێمان گرنگ بوو بێ کە بیزانێ وتومانە جوانی خوێنێتەوە، پێمان گرنگ بووە کە بیزانێ وتومانە جوان لە بیری ماوە، زانیوێتی بۆ شایەکە پڕکاتەوە، زانیوێتی وەڵامی پرسیارەکە باتەوە. بەڵام ئێمە گەورەترین گۆڕانکاری لەویا دروست ئەبوو کە ئێمە ئەم دەقەمان خستوتە بەردەست مناڵێک، بە مناڵەکە بڵین ئادەی ڕێی خۆتم پێ بڵێ لەسەری چۆن لەمە تێگەشتی. ئێمە چەندین چیرۆکمان بۆ مناڵان لە مەنهەجەکانی خوێندنە خستوتە بەردەست، بەڵام ئایا سیستمی خوێندن وای لێ کردین بڕۆین قسەی خۆمان بکەین؟ ئایا هەرگیز سیستمی خوێندن توانای ئەوەی زیاد کرد بۆ مناڵەکان کە تێبگەن؟ ئێمە باش ئەزانین، تەنانەت بەرپرسانی وەزارەتی پەروەردە باش ئەزانن کە قوتابیەکی پۆلی 12 ئینشا لەبەرەکە. لەبەرکردنی ئینشا گەورەترین کارەساتە کە ناتوانێ بنووسێت. خۆم دڵنیاین ئەگەر پرسیارەکان بیوتایە چۆن لەم دەقە تێگەیشتووی، یاخود بۆ ریدینگ کۆمپریهەنشن چیان کردایە، دەقێکی نووسەرێکی کوردیان دابنایە بزانن ئاستی خوێندن چەند نزمە لە وڵاتی ئێمە. نەک تەنانەت قوتابی پۆلی 12 دەرچوانی پۆلی زانکۆ، دەرچوانی قۆناغەکانی زانکۆ کۆ بکەیتەوە، نووسینێک لە نووسەرێکی کوردەوە بخەیتە بەردەستیان، پاشان 4 نووسینی پێبی بڵێ کامەیان تێگەشتنە دروستەکەیە، بەڕای ئێوە خەڵک چەند ئەهێنێ، چەند دەرەچێت. ئەلێرە ئێمە ڕوبەڕووی کارەساتێکی گەورە ئەبینەوە، ئەو کاتە تێگەین. ئەگەر ئێمە ئیمتیحانەکە نەکەین بە چیا بزانین خەڵک لە چیا باشە لە چیا خراپە. من وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە دڵنیا ئەکەمەوە کە ئەم لێ هاتوویە کە ئیشی ئەوان بوو دروستیان بکردایە دروست نەکراوە، و من دڵنیام لێکۆڵینەوەیەکی ورد بکەین بۆمان دەرەکەوێ زۆرینەی خەڵک ئاستی زانستیەکەی ئەوەندە نزمە کە لە نووسینە سادەکانیش سەر دەرناکەن و زۆربەی تێناگا، و زۆربەی کە ئەڵێ من تێگەشتم دڵنیا بن وا ئەزانێت تێگەیشتووە. ئەمە یەکێکە لە دەردە قوشندەکانی دنیای ڕۆشنبیری. ئەگەر ئێمە خەڵکێک ئەبینین خاوەنی بڕوانامی بەرزە و ئاستی نزمە، ئەگەر ئێمە خەڵکێک ئەبینین دنیای شەهادی کۆ کردوێتەوە ئاستی نزمە، بۆچی؟ لەبەرەوەی ئێمە فیلتەرێکمان نییە کە نەتێستی ئایکیوی کەسەکە بکە، نە فیلتەرێکمان هەیە بۆی ئاستی تێگەشتنی کەسەکە دەرخا. کەواتە ئێمە یەکێک لەو شتانەی کە ئەبێ کاری لەسەر بکەین زۆر زۆر بەجددی، بریتیە لەوەی کە ئێمە وا بکەین بزانین خەڵک چەندە لە تێکستێک تێگەیشتووە. خۆشەویستانم، ئێمە ئەمانەوێت لە ئاستی پێشکەوتوی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بە وردی باز لەوە بکەین کردداری تێگەشتن چۆنە. کاتێک کە تۆ دەقێگێتە بەردەست چۆن دڵنیا ئەبیتەوە لەم دەقە تێگەیشتووی. کەواتە لەولا سەرنجت باش بوو، تەرکیزت باش بوو، یادگەت باش بوو، ئەتوانی بەخاڵ شت لەبەرکەی، لە ئاستە پێشکەوتووەکە مناقەشەیە لەسەر کۆمەڵی بیردۆزی گرنگی زانستی و مناقەشەیە لەسەر ئەوەی کە تۆ چۆن بنووسی،
چۆن بابەت دەرببڕی، چۆن لە بابەتەکان تێبگەی، کەواتە ئێمە لە ئاستە پێشکەوتوەکە ئەمانەوێ ئاستی زانستی و ئەکادمی تۆ بەرز بێتەوە، پێچێ سبەی ڕاهێنەرێبی، پێچێ سبەی نووسەرێبی، پێچێ سبەی پێشکەشکارێبی، بەڵام ئەو کارە ساتە دووبارە نەبێتەوە کە خەڵکانێک ببنە ڕاهێنەر و پێشکەشکار، بەڵام ئاستی زانستیەکەیان لاواز بێت. کەواتە لە ئاستە پێشکەوتوەکە ئیش لەسەر تێگەیشتن ئەکەین. پاشان بەڕێزان، ئێمە بابەتێک هەیە ونە کە ئاستی زانستی کەسێکی پێ بەرزەکرێتەوە، بیرکردنەوەی ڕەخنەگرانە. بیرکردنەوەی ڕەخنەگرانە ونە. ئێمە ئەمانەوێ لە ئاستە پێشکەوتوەکە کاری لەسەر بکەین. هەروەها بابەتێک لەو بابەتانی لە ئاستە پێشکەوتوەکە ئیشی لەسەرەکرێ بابەتی زیرەکیە. بەڕێزان، زانایانی دەرونی کۆگنین لەسەر پێناسەیەک بۆ زیرەکی، بەڵام زانیاریەکی باش، بیردۆزی باش لە بواری زیرەکیە هەیە کە ئەکرێ هەمووان ئیسفادەی لێ بکەن. ئێمە بە شێوەیەکی سەرەکی دوو بیردۆزمان هەیە: General Theory of Intelligence لەگەڵ Multiple Intelligence. بیردۆزی زیرەکی گشتی کە لەوێوە ئەتوانین باز لە پێوانەی زیرەکی بکەین، باز لە IQ بکەین، باز لەوە بکەین کە چۆن هەڵسەنگاندنی زیرەکی ئەکرێ. و بیردۆزێکی تر، ئەم بیردۆزە هەرچەندە پایە زانستیەکانی زۆر بەخۆت نییە، بیردۆزی زیرەکی جۆرە و جۆرەکان، بەڵام تەواوی دام و دەستگا پەروەردەیەکانی دنیا سەریان تێکردەوە بەکاری هێنن، چونکە توانیوێتی شتێکی عەمەلی با بەدەستەوە. خۆجاری وا هەیە تۆ ڕێگایە گەگریتە بەر زانست زۆر پشتگیری ناکات، چونکە هێشتا بەڵگەکانی زۆر بەهێز نییە، بەڵام شتێکی کرداریە. وەکو چی؟ وەکو ئەوەی کە تۆ پەنا ئەبەیتە بەر خۆراکی سروشتی، پەنا ئەبەیتە بەر چارەسەری نەخۆشیەکەت، بۆ نمونە لیمۆ بەکارەهێنی. هەمومان عقلیان قبول، لیمۆمان قبوڵە کە بە سوودە بۆ تەندروستی، بەڵام ئایا لێکۆڵینەوە زانستیەکان چەندێک سەلمێنەری ئەوەن هەروەکو چۆن سەلماندویانەکە بۆ نمونە پاراستامۆڵ ئیلتیاب کەمەکاتەوە ئازار ناهێڵێت، چۆن ئەوەیان سەلماندووە، ئایا بۆ لیمۆکەشەمان شتی سەلماندووە؟ کەواتە با لەو ئاستە ئەکادیمیە وردە زانستیە لەو ئاستە توێژینەوەیان نەبێت، بەڵام شتێکی عەمەلیە. بۆیە بەڕێزان، لە بیردۆزەکانی تایبەت بە پەروەردە و فێربوون کە ئێمە ئەڵێن بیردۆز، واتە هێشتا پایە زانستیەکانی نەبووە بۆی بەڵێ ئەمە عیلمی حەقیقیە و ئیتر تەواو قسەیان ناکرێت، بەڵام لە هەمان کاتە شتێکی باش ئەیا بەدەستەوە کە ئێمە ئەتوانین سوودی لێ وەربگرین. و ئەمانە چی؟ بۆ نمونە بیردۆزی بلو، ئێمە چۆن لەمانە تێبگەین ئاستی زانستی خۆمان بەرزکەینەوە. خۆشەویستانم، لە نێو ئەم لێهاتوویە ئەکادیمیانە کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە کە ئینشاءالله ئێمە لە ئاستا پێشکەوتووەکە ئەی خوێنین، مناقەشەی لەسەرەکەین، کاری لەسەرەکەین، و ئێوە بە شێوەیەکی کردداری ئیشی تیاکەن. لێرە ئەکرێ کەسێک لە ژیانیا ئەهلی خوێندنەوە نەبووە و ئاستێکی زانستی زۆری نەبڕیەوە، بەڵام هاتووە بەشداری چالاکردنەوەی مێشکی کردووە. ئێستا کە بۆ ئاستە پێشکەوتوەکە ڕوبەڕووی کۆمەڵشتی قورسە بێتەوە، ڕاستە. بەڵام ئازیزان، کاتێک کە تۆ لە هەرێمی مرتاحی نەیتە دەرەوە پێش ناکەویت، واتە ئەگەر تەنها لەو هەرێما بژیت کە بی مرتاحی، ئەوە تۆ هەرگیز سەرکەوتوو نابی و لەو قۆناغە هەرێمێنیتەوە. بەڵام کە لەوێ هاتیتە دەرەوە، ڕوبەڕووی بیرکردنەوەی تازە بوویتەوە، ڕوبەڕووی لێهاتووی تازە بوویتەوە، ڕوبەڕووی چاڵنجی تازە بوویتەوە، ئەلێرایە کە تۆ پێشەکەوی و توانەکانی تۆ پەرەسێن. خۆشەویستانم، ئەم شەو ئێمە لەگەڵتانین ئینشاءالله باز لە کۆمەڵە بابەتی گرنگەکەین. کاک زانیاریش ئێستاکە ئامادەیە. من ئەم پێشەکیم بە لایف لە فەیسبوک دانابوو، بەڵام لەبەرەوەی بابەتەکان زیاتر تایبەتە بە بەشداربوانی چالاکردنەوەی مێشک، پێچە پێویست نەکا کە ئێمە لایڤەکە بەردەوام بکەین، داوای لەبوردن نەکەین. هیوای سەرکەوتن بۆ هەمولایەکە خوازم. ئازیزانم، ئێستاکە بابینە سەر ئەوەی کە ئێمە قەرارە چی بکەین. قەرارە لە ئاستی پێشکەوتوو جارێکی تر 10 هەفتە لەگەڵتان بەردەوام بین، بەڵام ئەم جارە شتی کردداری تایە. پێت ئەڵێن شتێکی وا ئامادە بکەم، شتێکت بۆ نێرین ئەڵێن بیخوێنەرەوە، پێش ئەوەی کە فڵان محازەرە بخوێنی ئەم شتە بخوێنەرەوە.
چونکە ئەگەر ئێمە هەمووی بکەین بە محازەرە تۆ فریان ناکەی، بەڵام کاتێک کە تۆ نووسینێک گێتە بەردەستت، کاتێک کە تۆ محازەرەیەک گێتە بەردەستت، کاتێک کە مەوعیدێک دائەنرێ، لێرایە کە تۆ ئیسفادەیەکی باشە. شتێکی کەش بەنسبەت نرخی ئاستی پێشکەوت و خۆی ئاستی پێشکەوت و بەڕای من شایەنی چەند سەد دۆلارێکە، بەڵام ئێمە حسابی ئەومان کردووە تۆ هاتووی بەشداری چالاکردنەوەت کردووە ئینجایی بۆ ئەمە، بۆیە ئێمە لێرە لە گروپی یەکەمە پرۆژەمان خستۆتە سەر پێ، لەم گروپی دووەمە شتی زۆر باش ئەمانەیە پێشکەشکەین و حەقی ئەم کۆرسان لەوە ئەچێ لە گروپەکانی ئایندەترا بیگەێنینە ئەو سیعرەی کە سیعری گونجاو بێ بۆ پرۆژەکە. بەڵام لە ئێستا بەڕاستی ئەتوانم بڵێم پرۆژەکە زۆر زۆر هەرزانە. تۆ 10 هەفتە ئەم هەموو بابەتە زانستی و ئەکادیمیا ئەخوێنی، ئێمە 6,000مان لەسەر داناوە لە کاتێکا کە ئەبوایە هەر ئێستاکە نرخی ئەم کۆرسا 100 دلار بووە. ئەمە وەکو نرخ، چونکە بەڕاستی ئێرەش جارێکی تر ستافێک کاری تیاکە و کۆمەڵێک کەس محازەرەی تیا ئەڵێنەوە، ئەتوانم بڵێم یەکێک ئەبێ لە هەرە پێشکەوتوترین پرۆگرامەکانی پەروەردە و فێرکردن و دنیای زانستی و ئەکادیمی لە کوردستان کە ئینشاءالله هەوڵین کە زۆر زۆر لی سوودمەند بن. لەم پرۆگرامە کاکزانیار زانیاری زیاترتانەیە تێر لەسەرەوەی کە بابەتەکان چییە و چی ئەخوێنرێ. خۆشەویستانم، من خەممە کاکزانیار ئەکرێت بۆ ئەزیەت نەبێ دەست هەڵبڕی با من و تۆ گفتوگۆیە بکەین. کاکزانیار، ئەم لینکەی کە ناردووتانە چەند نەفەر ئەگرێت؟ مامۆستاگیان سەرەتا سڵای خۆی گەورە لەبێ پێشەوەی دەستپێکی مامۆستاومێ دەموتم لینکێکمانەوێت سەر و 100 کەس بتوانێت بەشدار بێت، ینی وتیم لینکەکەی خۆمان 100 کەس بوو، وتی بەسەر چاو لینکێکی سەر و 100 کەسیت بۆ نێرم ئەبێ ئەوەی نهاتوو. بەڵێ کەواتە ئێستا 92 نەفەرە، من خەمم بوو 100 کەس زیاتر خەمم بوو 100 کەس زیاتر هاتوێتە ناوە. بەڵێ ئازیزانم، بەنسبەت ئەو پرسیارەی کە لەم گروپە کێ لەگەڵتان ئەبێ، من بە شێوەیەکی وەکو مامۆستای سەرەکی، کاکزانیار وەکو سەرپەرشتیار و مامۆستای سەرەکی، و لەناو پرۆگرامەکە کۆمەڵێک کەس بۆ هەندێک وێبینار داوەت ئەکرێن کە ئێمە وا ئەزانین کە ئەو کەسانە لە ئاستێکی زۆر پێشکەوتوان و ئیتر ئەگەر لەوان پێشکەوتوتر دەست بکەوێت لەوان پێشکەوتوتری ژێن. قسەکە لەسەرەوەیە ئێمە هەوڵی خۆمانەین کە باشترین کەسەکان کە ئەزمونیان هەیە کە ئاستی ئەکادیمیان بەرزە بێنین لەناو ئەم پرۆگرامە بابەت پێشکەشکەن. بۆ نمونە ئێمە دکتۆرە ژینیامان هەیە. دکتۆرە ژینیا بۆی بیناسم، دکتۆرە ژینیا کاتێکە لە 3 ناوەندی بوو هاتە لای من بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و لە ماوەیەکی زۆر کەمە ئەو توانی بگاتە ئەو ئاستەی کە دەرس بڵێتەوە و کاتێکە هێشتا تەلەبەی ئامادەی بوو زۆر جار لەگەڵ من ئینگلیزی ئەوتەوە. هەموو قۆناغەکانیش پلەی یەکەمی بەدەستهێنا لە پۆلی 12ش کە تەخەڕوجی کرد کۆلێژی پزیشکی گشتی وەریگرت و ئەو کاتانش کە قوتابی کۆلێژی پزیشکی بوو هەر جارجارە دەرسی ئەوتەوە بابەتیشی پێشکەشە کرد. پاشان سپاس بۆخوا توانی تەقدیمی بکا بۆ خوێندن لە زانکۆی لەندەن کە یەکێکە لە هەرە پێشکەوتوترین زانکۆکانی دنیا لە بواری مێشک و دەمار و ئەو ئێستاکە پزیشکی تایبەت بە مێشک و دەمارە و ماستەرەکەشی لە زانکۆی لەندەن لەو بارە خوێندووە. یەکێکە بێت لەو مامۆستایانی کە لەم پرۆژە لەگەڵمانە و کۆمەڵێک کەسی ئەکادیمی و ئاستبەرزمان داناوە، بەڵام من بۆی ئێستا ناوەکانیان ناڵێم لەبەرەوەی دڵنیانیم خەمە ناوێ بڵێم و بۆ نمونە ناوی چەند کەسێکە پێ بڵێم هەنێکیان بۆیان بکرێ هەنێکیان بۆیان نەکرێ. ئەمە وەکو ئەو مامۆستایانەی کە ئەکرێ لە چەند هەفتەیەکە
کە بێن و لەگەڵمان بن. بەڵام وەکو پرۆگرامەکەی خۆمان ئێمە لامان ڕوونە کە بابەتەکانمان چی ئەبێ و تۆ چۆن ئەتوانی ئاستی زانستی خۆت بەرزکەیتەوە. داواکاریەکمان هەیە، ئەویش ئەوەیە تکایە ئەبێت تۆ ئەم جارە هەوڵ بی، نابێت تەنها گوێگربی. ئەگەر تەنها گوێگربی زۆر ئیسفادە ناکی. یەکێک لەو شتانی کەوا ئەکات تۆ گوێگر نەبی ئەوەیە کە بابەتێکە خوێنیتەوە ڕێی تۆمانەیە، قسەی تۆمانەیە، بەشدار چالاکی تۆمان ئەوێ. بۆ نمونە بابەتێک ئامادەیەکی، بۆ نمونە بابەتێک پێشکەشەکەی، بۆ نمونە بابەتێک ئەنووسی، چەند گروپێکی جۆرا و جۆردا ئەندرێ ئەچیتە ناو گروپێکەوە لەوێ هەوڵ بە چالاک بە و کۆمەڵێک کەیسی جۆرا و جۆر ئەخوێنرێ، تۆ هەوڵ بە جددی لەگەڵ کەیسەکانە بە خۆشتان باشەزان. تۆ باوەڕکەن ئەتوانی بچی لە باشترین زانکۆی دنیا بخوێن تو ئیسفادەش نەکەی. من لە ماستەرەکەم هەندێک تەلەبەم لەگەڵا بوو، یەکدوانێکی خەڵکی تورکیام لەگەڵا بوو، باوەڕکە هیچ ئیسفادەیان نەکرد لە خوێندنەکان. بۆ شەو ڕۆژ بیریان لای شتی تر بوو و زۆربەی دەرسەکان تا بۆیان ئەکرانە هاتنە ژوورەوە، تا بۆیان ئەکرا بە فڕوفێڵ ئەیانویست دەرچن. یعنی ئەم نەفەرەکە ئەڵێ ماستەرم تەواو کردو و دوای ڕازینە لە پرۆگرامەکە ڕێک تەلەبەی وام لا بوو، زۆر ڕازی نەبوو لە ماستەرەکە کە خوێندبوومان. 34 کۆرسمان خوێندبوو بەڕێزان. کێ هەیە لە ماستەر 34 کۆرسی خوێندبێت؟ گروپەکەی ئێمە 34 کۆرسمان خوێندبوو کە ئەڵێ من ئیسفادەم نەکردوزان بۆ ئیسفادەی نەکردوت، تەنها بۆ دەرچوون هەوڵیاوە. یعنی بەس ئەوەندە دەرسێ زانی بێتی خیابات هەیە هاتووە، دەرسێ زانی بێتی خیابات نیە نەهاتووە، تەلەفۆنی کردو فڵان کەس وەرەقەکەی ئیمزاکە لە جێی من و دواییش ئەڵێ ئیسفادەم نەکرد. ئەلەو جۆرە ئینسانانە هەن. یعنی تۆ ئەتوانی بڕۆی لە هارڤاردیش بە فڕوفێڵ بخوێنی. من قەناعەتم وایە لە هەموو شوێنێک دەتوانی بەو جۆرە بخوێنی. بەڵام ئەگەر یەکێک جددی بێ لەگەڵ پرۆگرامەکەی ئێمە ئەتوانێت ئاستی خۆی زۆر بەرزکاتەوە. چۆمان کەریم بەڵە فەرموو. باشی مامۆستای بەڕێز، سپاس دەکەم، مەمنون. فەرموو. مامۆستای گیانوەڵایی یەک پرسیارم هەبوو عەزیز نەبێ. ئەگەر لە کاتێکا بڵین بەشداری ئاستی پێشکەوتوو بکەی و زائیدەن فێربوونی زمانی عەرەبیەکە، ئایا قورس ئەبێ بۆمان یاخود ئەوەتە ئاساییە؟ من قەناعەتم وایە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک چ ئاستا بنەڕەتەکەی چ پێشکەوتوەکەی ڕێگر نییە ئەگەر کاتێ هەبێ. چۆن؟ چونکە تۆ کاتێکە لە ناو چالاکردنەوەی حەزت لە عیلمە، حەزت لە فێربوونە، حەماسەتێکی تایبەت هێوانیە، تەکنیکێک فێرە بێ حەزەکەی بەکاری بێنی. من وا ئەزانم کێشە دروست ناکا، بەڵام بەو شێوازە نابچی خەریکی زۆر شت بی. یعنی بۆ نمونە ئەگەر بەس پێشکەوتوەکە بخوێنی تو خەریکی فێربوونی عەرەبی عێراقی بی لەگەڵ ئەوەی دکتۆر سەنگەر، بەس کاتەکە ئەگەر تەزاروبی کرد یەکێکیان بە تۆمارکراوە بخوێنە، ئەوەش حەلی هەیە. من وا نازانم، بەڵام ئەگەر تۆ بێت و لەم لا بەشداری عەرەبیەکە بکەی، لەو لا بەشداری پێشکەوتوەکە بکەی، لەو لا بەشداری پرۆگرامێکی تر بکەی، لەو لا خۆ دەوامە هەبێ، ئیتر یعنی ئینسان سنوورێکی هەیە وانە. بۆیە ئێستا هیوا هەیە 8 سەعاتیش دەوامەکە ئیشیشەکە بەشداری 1-2 پرۆگرامیشەکە ئەمێنێتەوە سەر خۆت. ئایا چەندێک کات سەرخانەکەی بوو؟ ئەگەر کاتت هەیە 2 پرۆگرام تەسەور ناکەم کێشە دروستکە. ئەگەر دەرسێکیش تەزارو بوو دوایی بە تۆمارکراوی بیخوێنە. ئەی مامۆستا بڵێن خولی زمانی عەرەبیەکە ئایا بڵێن بەردەوام ئەبێ یاخود ئەوەتە هەر کاتێکی مەحدودی بۆ دیاری کراوەتەوە؟ عەرەبی عێراقیەکە ئەڵێ؟ بەڵێ. ئەویش 10 هەفتەیە، پرۆگرامێکی زۆر زۆر مەزبوطە، هەم بابەتی بە تۆمارکراوی تایە، هەم بابەتی ڕاستەوخۆی تایە، هەم تێست و لێبرسینەوەشی تایە. یعنی مامۆستا ئەم زمانی عەرەبیە ئەتگەێنێتە ئەو ئاسی کە بتوانی قسەی پێ بکەی؟ وەڵا هەدەفەکەمان ئەوەیە. بەڵێ هەدەفەکە ئەوەیە کە ئینشاءڵڵا کەسێ پرۆگرامەکەی خوێند، چکە ئەم پرۆگرامە هەم ئاستا سەرەتاییەکی تایە، هەم ئاستێکی زۆر باشی تایە بۆ قسەکردن. و عەرەبی عێراقیش ئەبێت تەرکیزکەینە سەر ئەوەی کە خەڵک قسەی پێ بکات، چکە عەرەبی عێراقی خۆ کتێبی پێ نانووسێ، ئێمە تەرکیزکەینە سەرەوەی خەڵک کتێبی پێ بخوێنێتەوە. ئێمە تەرکیزەکەینە سەرەوەی
زۆرترین کەلیمە بزانی، زۆرترین ڕستە بزانی ئاستی دەربڕێن باشکە عەرەبی عراقیەکە بەزەوەیە. دەست خۆش بە مامۆستاگیان عەزیزمان لای سەلامەت زۆر دیاخوا بژیت. بەڕێزان لێرە ئاگادارتانەکەمەوە عەرەبی عراقیەکە دکتۆر سەنگەر ئێڵێتەوە. دکتۆر سەنگەر بەکالۆریۆس و ماستەر و دکتۆراکەی لە بەخا خوێندۆ 12 ساڵی ڕێک لە بەخا بووە، خێزانەکەشی خەڵکی بەخایە. اینجا مامۆستایە لە زانکۆ هەر عەرەبی ئەڵێتەوە. پاشان پێشتر کۆرسی عەرەبی عراقی وتووەتەوە و خەڵک زۆر ئیسفادەی لێ کردووە. لەسەر داواکاری من ئەم کۆرسە ئەڵێتەوە، بەڵام بە حەز و تاسەیەکی زۆر باشەوەکە تەسەورەکەم زۆر ئیسفادەی هەبێ. من خۆشم ئینشاءالله یەکێکم لەو کەسانی کە لە عەرەبی عراقیەکە هاوکارە بم لە یارمەتیدانی بەشداربەکان بۆی خێرا کەلیمە لەبەرکەن، خێرا ڕستەکان لەبەرکەن، ڕێگای فێربوونی زمانی عەرەبیان زیاتر پێ بڵم. ئەمە بەنسبەت عەرەبیەکەوە. شتێکی کەش کامێ ئاگادارتان کەمەوە لێرەوە فرسەتە پێشوەی کاکزانیار دەست پێ بکە، ئەویش ئەوەیان ئێمە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئێستا بۆ قۆناغی بنەڕەتی ڕامانگەیاندووە. ئەمە فرسەتێکە ئەگەر ئەتانەوێت تەلەبێکی 7-8-9 بەشدار بێ، ئێمە لەگەڵ ئەوە بابەتی پەروەردەیی پێڵین، بابەتی تایبەتمانە بێ بۆ دایک و باو، یارمەتیشیانەین لە فێربوونی عەرەبی و ئینگلیزی و بیرکاری. واتە چالاکردنەوەیە کە بەڵام قوڵترە، ئاستێکی عەمەلیترە بۆ ئەوەیە کە لە مەکتەب زۆر باش بن. پرۆگرامەکانی تریش لەوە چێ زۆربەی بە هین ببینن لە ڕیکلامەکانە. شتێکی کەش ئەوەیە کە منهەجی فیزیا و کیمیا و بیرکاری پۆلی 12مان داناوە، ئەویش دەست پێ ئەکا لەم نزیکانە. بەڵێ بەرهەم جەلیل فەرموو. مامۆستا ئەم کاتۆ باش. ژیانە باش، سپاس دەکەم، مەمنون. باش، زۆر سپاس دەکەم. مامۆستاجان ببوودا من بەشداربووی دیبلۆمەکە بوومی وەرگرانی ئینگلیزیەکە. بەڵێ. جا سبحان الله وای لیاوە کەوتە مانگی ڕەمەزانەوە نەمتوانی بەشدار بم تەواوی کە مانگی دووەمەکەم. ئەگەر بۆ چالاکردنەوەی مێشکەکە بەشدار بم، ئەتوانم خوێندنەکە لەسەر دیبلۆمەکە بکەم ی مانگی دووەمم. مەبەستێ ئەوەیە یعنی منهەجەکە خۆم داینێم لەسەر مانگی دووەم داینێم. یعنی مەبەستت ئەوەیە چالاکردنەوە تۆ بەشداریت کردووە؟ چالاکردنەوە بەشدارم نەکردووە. ئێستا بەڵام ئێستا کە زانین دوومە حەزم کرد بەشدار بم، بزانم ئەو پرسیارەشمە بوو پرسیارەشەکەم ئەگەر شتێکی وا بکرێت بەشداری چالاکردنەوەکە ئەکەم ئیمێشک. بەڵێ بەڕای من ئەگەر هیچ ئیشێکی کەت نەبێ بەس بۆ خوێندن چالاکردنەوەکە بخوێنی، لەگەڵیشیا مانگی دووەمی دیبلۆمەکە بخوێنی، تەسەور ناکەم هیچ کێشەیەکی بۆ کوتم دوو پرۆگرام پێکەوە ئەبێت. ئێستا من بۆ مانگی یەکەم بۆ چالاکردنەوەی مەشەم گروپی شەشەم بوومی لە چالاکردنەوەی مێشک، مانگی یەکەم دیبلۆمەکەم لەسەر خوێنی ئەنی عیبم نەبوو. یعنی کە کەوتیشمە ناواقعەکەەوە بەبێ نووسینەوە هیچ شتێک بەبێ نووسین هەموویم دەرەخ کرد، یەک دەنگ مشکلەم نەبوو، چونکە بە حکمیەوەی کە مامۆستا عەتاو ئەو مامۆستایانەی کە شتی وایان پێ وتبووم کە سعیەکەمە کرد یەکسەرە چۆ مێشکمەوە. ئەمەش هەر لەسەر و پرۆگرام بڕم ئەتوانم مامۆستایە ناکرێت. ئەخمنیش وا ئەڵێن تۆ چالاکردنەوەکەت خوێندووە وانە؟ بەڵێ. لەگەڵیش یا مانگی یەکەمی دیبلۆمەکەت خوێندووە وایە؟ بەڵێ ئەویشم خوێندووە، بەڵام مانگی دووەمەکە مانگی ڕەمەزان هاتە پێشتەوە. مانگی ڕەمەزان ئێستاکە ببوورە مامۆستا، یعنی هەتا 15 ڕەمەزانیش هەتا 18 ڕەمەزانیش بەخوا خەوم ڕێک نابوو. ڕاستەکەی. ئێستاکە ئەگەر تێ بەشداری پێشکەوتۆکە بکەین یاکتیادی ئەتوانی بەشداری پێشکەوتۆکە بکەیت و لەگەڵیشیان مانگی 2-3 بخوێنی. ئەتوانم بۆ بکەم. ینی چەندێک کاتت هەیە؟ قسەکە لەسەرەوەیە. کاتەکە کاتم زۆرە مامۆستا. وەڵا گەر کاتت زۆر بێ فڕسەتە، چونکە تۆ لەوێ بۆ نمونە شتانێک ئەخوێنی بەردەوام هاندەرێکی زۆر باشە. بەڕاستی پێم وایە دەورەی چالاکردنەوە لەوچە تاقیشتان کردوێتەوە. کاتێک کە تۆ لە چالاکردنەوەی حماسەتێکی کەت هەیە بۆ فێربوون، توانایەکی زۆر باشت هەیە. بەڵێ ینی هەرۆ بۆ لە مامۆستاجان پێشکەوتۆکە بخوێنە هەم مانگی 2 خۆت ئەتوانی بە تۆمارکراوی بیخوێنی، کە مانگی 2 تەواو کرد بڵێ بە مامۆستا شۆخانەوەیان ئیمتیحانت بکەن بچیتە مانگی 3 بەو شێوازە. زۆر ئینشەڵا وای دەست چاوە فەرمی ئینشەڵا ما بەیانی پەیوەندیەکەم مامۆستا
بژێ ممنون زۆر سپاس ممنون ڕۆژ بێخوا باخچە بەڵێ فەرموو مامۆستا بەنسبەت دیبلۆمەکەی مامۆستانی چیربانەوە نازانم کە یەکرێتەوە دەمێکێ چاوەڕێ ئەوی عەرەبی ڕاستێکی دیبلۆمی عەرەبیەکە ئێستاکە چەند مامۆسایەک خەریکی تۆمارکردنی دەرسن بەڵام تەسەور ناکەم بەم نزیکانە دەست پێ بکە مامۆستا گەر بەشداری ئەم عەرەبی کێ بکەین کە ئێستا ڕێکلامی بۆکەن دوای داشکاندنمان بۆ کرێت بۆ دیبلۆمەکە بەسەر چاو داوای بکە دوایی بڵێ مەسەلەن تۆ بەشداری چالاکردنەوەت کردووە بەشداری عەرەبی عێراقیەکەشەکەی ئەو کاتە بەتەر سەر و بەسەر چاو بە من بڵێ ئەوەی کە عەرەبی عێراقیەکە بخوێنێ و باش بێ ئینشاڵڵا بۆ کۆرسی عەرەبیەکەی تر داشکانی تایبەتی بۆکەین بەسەر سەر هەر زۆر باشە مامۆستا بەنسبەت ئەو کاتێک کە چالاکردنەوەکەمانە خوێندەوە وتان کە ئینشاڵڵا بەرنامەیەک دروست دەکەین بۆ کۆشکی یادگا بۆ لەبەرکردنی قورئان نازانم ئەوە تاوا بۆ بەرنامە دروست دەکرێت ڕاستە وەڵاهی ئەو ئیشە زۆر لەسەر ئەوە بەندە کە کەسێک کە دیڤلۆپەرە و ئیشی ئەپلیکیشن ئەکا ئێمە بین تەنانەت ئامادەین پارەیەکی باشیشی بۆ سەرفکەین ئێمە ئەپلیکیشنێک دروست بکەین ئەپلیکیشنێکی پێشکەوتوو بەڵام تا ئێستاکە ئەوەمان دەست نەکەوتووە ئینشاءڵڵا ئەگەر توانیمان لەگەڵ دیڤلۆپەرە ڕێکەوین کە ئیشەکانمان بۆ بکە ئینشاءڵڵا ئیشێکی وا ئەکەین کە لە خەیاڵمانە هەیە بەڵێ مامۆستای خۆمان خزمێکمان هەیە کە وا بزانم و ئیشانە تا بەرنامە دروستکردن و ئەوە ئینجا ماشەڵڵا زۆر زیرەکە نازانم ئاگاداری بکەمەوە قسەتان لەگەڵ بکە زۆر باشە ئەگەر پێی بڵێ سیڤەکەی خۆیمان بۆ بنێرێ ئێمەش پێی ئەڵێین بزانین ئایا ئەو شتەی ئێمە ئەمانەوێت ئەتوانێت ئەو دروستیکە بەسەر شەو بۆ کێ بنێرێ وەڵا هەر ئەتوانێ بینێرێ بۆ مامۆستا عەتای کاک زانیار لەڕێی ئەوەنەوە من ئاگادارکەم بۆی بزانم مەوزوعەکە چییە ئینشاءڵڵا هەر زۆر باش مامۆستاگیان سەلامەت بژیت مامۆستا زانیار ئامادەی بەڕێستان بەڵێ مامۆستا زانیارجان فەرموو مامۆستاگیان یعنی لە بەشداربووەکانە پرسی کە ڕایان لەسەر کۆرسەکە چیان دەست پێ چووکە وتت لێیانە پرسن دوای دەست پێ ئەوە بەڕێستان ئەەکەمە هۆست کامێرت نەکراوەتەوە کاک زانیار ئەزانم مامۆستاگیانی ساکنی شڵایکەم زۆر چاکەوە بەڕێستان هۆستن دەست خۆش بێ بژیت سەلامەت بەڕێزان چاوەڕوان بن ئێستاکە کاک زانیار هەنێ بابەتی گرنگتان بۆ باسەکە پاشانیش چەند بەشداربوویەک مداخەلەیان هەیە لە خزمەتتان ناوین انشاءڵڵا بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە بڕژە بەسەر هەموو لایەکە هاوڕێیان و بەشداربوانی بەڕێز مامۆستاگیان دەنگ و وێنەوشم تەواو وایە زۆر باشی دەست خۆش بێ هاوڕێیانی بەڕێز ئێمە خولێکی دەهەفتەییمان کردوێتەوە باشە خولێکی دەهەفتەییمانەیە بە ناوی خولی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئاستی پێشکەوتوو باشە دەست پێکردنی ئەم خولە بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێک باشە دەست پێکردنی خودی ئەم خولە بۆ ئێمە بتوانین وەڵامی چەند پرسیارێک بدەینەوە یەکەم مێشک چۆن فێرە بێت باشەمە یەکە لە پرسیارەکانمان کێمامانوێ بەڕاستی لەم خولە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی زۆر ورد جوابی بدەینەوە مێشک چۆن فێرە بێت مێشکی ئێمە چۆن فێری زانیاریەکانە بێت چۆن زانیاریەکان بۆ ماوەیەکی درێژتر هەڵەگرێت چۆن کار لەسەر زانیاریەکانەکە چۆن زانیاریەک بە خێراتر وەرەگرێ چۆن زانیاریەک بە گرانتر وەرەگرێ چی بکەین بۆ ئەوی ئەو زانیاریانی کە گرانن
مێشکمان وا لێ بکەین خێراتر پرۆسێسی کا و لەبەری بکە باشەوە لی تێ بکەوە شیکاری بۆ بکە هەڵسەنگاندنی بۆ بکە باشە وەچی بکەین لەو زانیاریانی کەوا بەڕاستی ئاسان و ئێمە بە شوەیەکی خێرا ئەتوانی مامەڵەی لەگەڵا بکەین چۆن بۆ ماوەیەکی درێژتر لە یادگەمانە هەڵی بگرین چۆن ئیشی لەسەرکەین کەواتە یەکێک لە خاڵەکانی ئەم خولە ئەوەیە جوابی ئەم پرسیارە ئەداتەوە ئایا بەڕاستی مێشکی ئێمە چۆن فێرە بێت باشە وەخ پرسیارێکی دیکە ئەوەیە مێشکی ئێمە چۆن ئەم فێربوونە هەڵەگرێت بۆ ماوەیەکی درێژ باشە خۆی ساکەنە ئێمە زۆربەمان هیچ کێشەیەکمان نییە لەوەی کە فێرە بی لەوەی کە زانیاری وەرەگرین لەوەی کە چین خۆمان فێری سکڵێک و لێهاتووی یەکەکەین باشە کێشەمان لە دەستپێکانی ئەوە فێری شەبین بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە نازانین مێشکمان چۆن ئەم فێربوونە پرۆسێسەکە و چۆن بەردەوامە بێ لەگەڵ ئەم فێربوونە باشە چۆن بەردەوام بێ لەگەڵم فێربوون و چۆن ئەم فێربوونە بۆ ماوەیەکی درێژ هەڵەگرێ و وای لەیەکا تۆ زانیاری نوێ فێربی وای لەیەکا تۆ داهێنانکەی باشە لەم بوارە بەرەو پێش بچی بۆیە یەکێک لە خاڵەکان لە خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگە هەیە ئەم دوو پرسیارێ پرسیارێکیان مێشکمان چۆن فێرە بێ و پرسیارێکی کەشمانەوەیە جوابدانەوەی پرسیارێکیانە کە مێشکمان چۆن فێرە بێ و جوابدانی پرسیاری دووەمیش ئەوەیە کە بەڕاستی مێشکی ئێمە چۆن ئەتوانێت ئەم زانیارن بۆ ماوەیەکی زۆر هەڵبگرێ و بتوانێت مامەڵیان لەگەڵا بکە ئەمە ئەساسێکە بۆ ئەوەی کە ئێمە ئەم خوڵەمان لەسەر داناوە و خاڵێکی گرنگ هەیە کە ئێمە بێ ڕەچاوی بکەین ئەوەیە ئەگەر فێربوون لەبەرەوەی هەموو ژیان فێربوون یعنی تۆ بەشداری هەر شتێکی فێربوون ینی هەموو شتێ فێربوون باشە هیچ شتێک لە قاڵبی فێربوون ناچێتە دەرەوە ئەگەر فێربوون بکەینە پرۆسە باشە وەکو پرۆسەیەک وەری بگرین باشە تەنها لە 125 وەرگرتنی زانیاریە واتە لە 125 فێربوون ئەوەیە کە تۆ زانیاری وەرەگری و لە بەریەکی باشە ئەمە تەنها لە 125 فێربوون تۆ پێویستە کاردانەوەت بۆم زانیاریانە هەب تۆ پێویستە ئەم زانیاریانە بە شێوەیەکی کردداری وەکو ئامێرێک بەکاری بین باشە وەزایدەن پێویستت بەوەیە تۆم زانیاریانە بگوازیتەوە بۆ کەسانی تر یارمەتی کەسانی تر بی بۆی فێربی باشە میانی بەڕاستی من سێرم لەوە دێ کەسانێک یانوێت شتانێکی زۆر فێربن ئەوانەیە ئاستی علمی خۆیان باشن کەچی خۆیان لە چۆنەڵێ لە گۆشەیەکی بچووکە گیرداوە تەنها یانوێت زانیاری وەرگن ئەوانوێت زانیاری وەرگرن بەبێەوەی هیچ مامەڵەی لەگەڵم زانیاریاکەن بەبێەوەی هیچ کاردانەوەیکیان بۆم زانیاریانە هەبێت ینی بەمە تۆ نابیتە کەسێک کە بەڕاستی فێری زانست بی فێری علم بی فێری ئەوە بیت کە بەڕاستی بتوانێم زانیاریانە بەکاربێنی بۆیە ئینشاءڵڵا ئێمە لە خولی چالاکردنەوە ئاستی پێشکەوتو ئەمانە ئیش لەسەرەوە بکەین چۆن ئەم زانیاریانەی تۆ بەرهەمدارە بێت باشە چۆن ئەم زانیاریانەی تۆ بەرهەمدارە بێ و چۆن بتوانانی سوودێکی باشی لێ وەرگری باش ئینشاءڵڵا بۆ بازیاتر لەسەر فێربوون نەڕۆین هاوڕیان ئەم خولەیەمە کە خولێکی دەهەفتەیە بۆ کێ گرنگە باشە بۆ خوێندکاران گرنگە بۆ مامۆستایان گرنگە بۆ دەرچوانی زانکۆانی کە خوێندنیان تەواو کردووە بۆ هەر کەسێک ئەوێت ینی بوارێکی فێربوونی هەیە بوارە فێربوونەکە فێربوونی زمانە بوارە فێربوونەکە فێربوونی لێهاتوویەکی نوێیە فێربوونی سکڵێکی نوێیە فێربوونی ئەوەیە کە تۆ بەڕاستی ینی هەر شتێک کە پەیوەندی بە فێربوونەوە هەبێ ئەم خولەی ئێمە بەڕاستی ئیشێکی وهامان کردو کە بتوانێت سوودی لێوە بگرێت جا بۆی تری شەڵا بووی زیاتر لەسەر ئەوە نەڕۆم هاوڕێن ئێمە کۆمەڵە بابەتێکمان هەیە کە گرنگکە یەکێک لەوانە هەڕەمی بلوومە هەڕەمی بلووم لەوەتەی دانراوی شێکی زۆر زۆری لەسەر کراوەوە چەندین زانکۆی جیهانیشی لەسەرەکە چەندین پرۆفیسۆر بەکارهێنێ مامۆستای زانکۆ هەمویان توێژینەوەیان لەسەر کردووە قسەیان لەسەری هەیە باشەوە هەمیان بە شتێکی باشێزانن ینی بۆ ئەیزانن کە بەڕاستی پێویستە مرۆڤ لی تێبکە مرۆڤ لی تێبگا و ئیشی لەسەرکە بۆ ئێمە شەڵماندا ئەم هەڕەمە بێنین ئیشی لەسەر بکەینەوە ئەو بەشداروانی کێنە لای ئێمە بتوانین لە ئاستی لەبەرکردن و بۆ تێگەشتن و جێبەجێکردن و شیکار و هەڵسەنگاندن و تەنانەت بۆ ئاستیش کە داهێنان بتوانین بەباشی ئیشی لەسەر بکەین باشە و بابەتێکی ترمان هەیە سیستەمی سەرەکی پێشکەوتوو هەم ئەوانی کە بەشداروی چالاکردنەوەیان کردووە هەمیان سیستەمی سەرەکیان خوێندووە بەڵام سیستەمێکی دیگەشێکە سیستەمی سەرەکی پێشکەوتووە ئەمە بۆ لەبەرکردنی خاڵەکانی بابەتێکە بۆ لەبەرکردنی ڕۆژ و مانگەکانی ساڵە ینی بۆشتی زۆر بەکارێن سیستەمی سەرەکی پێشکەوتوو بابەتێکی دەوڵەمەندە ئەتوانین بۆ لەبەرکردنی زانیاری بە شێوەیەکی زۆر فراوان بەکاری بین باشە کۆمەڵە کەیسێکیشمان هەیە کەیسەکان کەیسی زۆر گرنگن بەڕاستی
یەکێ لە کەیسەکان کە بەڕاستی ئێمە زۆر گرنگیمان پێداوە کەسێکە پێوتری ئەڵترا لێر واتە فێربوونێکی چڕ و خێرە بۆ حەج کەسێوێ کە فێری زمان بێ بۆ کەسێکەوێ فێری خوێندنەوەی کتێب بێ بۆ کەسێکەوێ فێری پێشکەشکردنی بابەتیانی بۆ هەج بوارێکی فێربوون تۆ ئەتەوێ ئەم کەیسی ئەڵترا لێرنینە ئەتوانێت یارمەتیت بدە کۆمەڵە خاڵێکت پێڵێ باشە کۆمەڵە بنەمایەکی سەرەکیت پێڵێت تۆ تەنها بەکاریان بێنی خێراتر ئەو شتە بەدەستێنی کاتوێ ئیشی لەسەرکی باشە ئەمە خاڵێکی دیکە و جۆرەکانی فێربوون ئێمە زۆر بە گشتیشمان لەسەر مەکرۆ زۆر بەوردی ئێمە توێژینۆمان هێناوە باشە دە جۆری فێربوونی لە خۆ گرتووە باشە تۆ کاتێک ئەتوێ فێری بابەتانێکی نوێەکەی دە جۆر فێربوونە ئێمە پێنجی لاوازە و پێنجی بەهێزە باشە ئەو جۆرە فێربوونانە چینکەوە ئەکات تۆ خێراتر فێربی و تۆ باشتر فێربی ئێمە ئیشمان لەسەرمانە کردووە بەهامی و بابەتێکی دیکە کە بەلامان و گرنگە باسیکەین هەمومان هۆڵی وەرزشی جەستەمان بیستووە بەڵام شتێکمان نەبیستۆ بەنای هۆڵی وەرزشی مێشک باشە هۆڵی وەرزشی جەستەمان بیستووە کە هەمومان جەستەمان ئەچین بۆ هۆڵی وەرزشی جەستە یاریە ئاسنەکەیت باشە ڕاکردنەکەی ڕەشاقاکەی باشە بۆی چی بێت بۆەوەی ئەگەر کەمێک کێشت زیاد بێ کێشت داگرێگەر جسمت کەمێک ناڕێک بێت جسمت واکەی جوان بێت بەڵام ئێمە هۆڵێکی وەرزشیمان نییە بۆ مێشکمان ئێمە لە ئاستە پێشکەوتووەکە هاتوین شمان لەسەر برنجیم کردو باشەواتە هۆڵێکی وەرزشی بۆ مێشک دروستێک چۆن مێشکی تۆ هۆڵێکی وەرزشی تایبەت بەخۆی هەبێت بەردەوام ڕاهێنانی پێکەی بەردەوام بەهێزیکەی بەردەوام ماسوولەکانی پتەوکەی باشە تەنانەت ئەم برنجیمە ئەوەندە سوودی هەیە ئەمڕۆ بابەتێک لەسەر خوێندەوە بێتەوە هەیە کە سترێس کەمەکە باشە و کەسانی کە قەلەقیان زۆر تەرکی زیاد دەکەن واکە هەردوو لای برین زۆر بە خێرایی ئیشکن هەردوو لای مێشک زۆر بە تێکەڵاوی بە خێرایی ئیشکن وەزایدەن ئەبێت هۆیەوەی کەوا خێرا فێربی و هەروە وزە ئەدا بە مێشک ینی زۆر کەسەیە مێشکی وزەینی زۆر زۆر تەمەڵە ینی مێشکی تەمەڵە هەرچێکان ناتوانێت وزە بداتە مێشک باشە ئەم برنجیمانە یارمەتی ئەوانەدا کە وزە بداتە مێشکیان ئینەرجی بداتە مێشکیان بۆ ینی ئێوە ڕاهێنانی خێراخوێندنەوەمان هەیە ڕاهێنانی خێراخوێنی ئاستی پێشکەوت و ڕاهێنانی تەرکیزانی کۆمەڵ بابەتێکی زۆرمان هەیە الحەمدوللا بابەتانێکی زۆر باش و زۆر زۆر بەسوودن و لە ئاستێکی زۆر بەرزی یعنی بەڕاستیەکە بڵم لە ئاستێکی زۆر بەرزی علمیان ئەو کەسانی کە لەگەڵمانە ئیشەکەن ئەزانن ئەم بابەتانەمان لەکوێ هێناوە و چۆن ئیشمان لەسەر کردو و ئەمانوێت چی بگەینینە بەشدار ئەمە بە کورتی خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگا ئاستی پێشکەوتووە ئیترس پرسیارە شتێکتان هەبێ ئینشاءڵڵا ئێمە لە خزمەتتانین و ئەم خولەش بۆ کیە گرنگە سەرەتا باسیۆن کردکە بۆ خوێندکار و مامۆستایان دەرچوانی زانکۆ بەڵام بۆ ئەوانی کە بەشداری چالاکردنەوەیان کردووە باشە بۆ ئێمە شتێکمانە پێوتری ڕێخستنەوەی بەکارهێنان جاری وایە هەندێک شتە زانین بەڵام نازانین بە شێکی ڕێکخراو بەکاری بێن ساگن بۆ زۆرمان نەزانین فلاشکارچێ بەڵام لۆچێک کەمانێکمان توانی بێتمان بۆنە لە بەرکردنی زمان سوودی لێ وەرگری باشە لەوانەیە کەمانێکمان توانین بێتمان بۆ لە بەرکردنی بابەتێکی زۆر سوودی لێ وەربگرین باشە بۆ ئێمە ها ڕێخستنەوەی بەکارهێنان ئەو هەندێک شتێک پێویستیان بۆیە کە دووبارە بڕێکی بخەینەوە بۆی بەکاری بێن ئێستا بۆن بابەتی نەخشەی زەینی بابەتی فلاشکار بابەتی نووسینی تێبینەکان ینی زۆر بابەتی ترەیە کە ئێمە چیمان کردو هۆڵمانداوە ڕێکی بخەینەوە بۆ ئەوەی چی بۆی بتوانین بەکاری بێنین و یارمەتی دەرە بۆ بەشداربووانی خولی چالاکردنەوە لەبەر ئێمە هەندێک شتانێکمان هەیە کە لەوێنە وەک مامۆستای بەڕێزش ئاماژەی پێگر ئیتر بۆ ئیشەڵا زیاتر لەسەری ناڕۆم مامۆستاگیا من بابەتەکەم هەرەوەندە بوو پێم وا بێ ئەوەی کە هەمان بوو گەیاندم ئیشەڵا ترەگەر بەڕێستان مامۆستاوەت دیارە مامۆستا کارێکیان شتێکی هاوڕێن ئەم خولەی ئێمە ینی ئەو منهەجی کە دامان ڕشتووە ئەوەیە ئەم شتە لە زەین بێنینە دەرو بۆ واقعی بۆ جیانی واقع ینی ئەو شتە تەنها لە زەیندا نەمێنێت ینی هەج بابەتێکمان هێنابێ هەڵمانداویش لەسەر ئەم لایەنیان بکەین
باشە ئیش لەسەر ئەم لایەنەیان بکەین کەوا ئەم شتە تەنها لە زینی تویانە بێت بەڵکو بکەیتە شتێکی کردار باشە بکەیتە شتێکی کردار و بتانی سوودی لێوەربگری واتە وەک ئاماژەشم پێکرد خۆت تەنها بیر لەوە نەکەیتەوە بابەت وەرگری بابەت وەرگری بەڵکو چی بکەی بابەت بکەیتە شتێکی کردداری و بتانی بەڕاستی سوودی لێبین ئێستا زۆرێک لێ مەلوانێت چەندین جار هەوڵماندا بێ فێری زمان بین چەندین جار هەوڵمانداوە زۆر بمان باشە وە زۆر بمان چەندین جار هەوڵی فێربوونێکی نوێمانداوە بەڵام لەبەرەوەی نەمانزانی و مێشکمان چۆنی شەکە چۆن فێری شتێکە بێ وازمانێ ناوە وەزایدەن ڕێگا دروستەکانی ئەم شتشمان نەزانین ئاین دووخەڵ نەمانزانی و مێشکمان چۆن نیشەکە مێشکمان چۆن فێری شتە بێ هەموو کەس ئەزانێت کە مێشکیشەکە بەس نازانێت چۆن فێرە بێت ئەمە خاڵێکی زۆر گرنگ بزانین چۆن مێشکمان فێرە بێت ئێمە هەوڵماندا ئیش لەسەر مەکەین کە چۆن مێشک فێرە بێ و بتوانین یارمەتی و کەسانە بین کە بە خێرایی ڕێگای دروستی فێربوونی هەر توانستێک بزان بۆ نمونە کەسێکێت ئێوێ فێری زمانی ئینگلیزی بێت ئێوێ فێری زمانی عەرەبی بێت ئێوێ فێری بەگشتی لەسەر زمان قسەکەین خەڵک ینی زۆربەی ساکێنێمە توێژنەمان لەسەرەوە کردووە باشە ئەو بابەتانمان هێناوە کە چۆن کەسێک لە ماوەی 3 مانگا توانێتی بە شێوەیەکی خێرا فێری زمان بە شێوەیەکی زۆر خێرا توانیوێتی فێری زمان بێ لە ماوەی چەندێکا لە ماوەی 3 مانگا ئەو ڕێگانە چییە کە بەکاری هێناوە باشە ئەو نەبێ شتێکیان تەنها توڵێک بخینە بەردەست و بڵین وای کرد نە یین جوان شتەکەت بۆ شیەکەینەوە ئەوات لێکین لێ تێ بگەی و ئیشی لەسەرەکەین و خۆمان لەگەڵ تابین چۆن ئەمەی کردووە چۆن ئەمەی نەکردووە بۆی بەڕاستی ئێوەش بتوانن سوودی لێبین کاک گۆرانگیان خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنیارگە تایبەتە بە لەبەرکردن و خو لە پێشکەوتەوەکە وەک مامۆستای بەڕێزیش ئاماژی پێکرد زیاتر پەیوەندی بە تێگەشتن و کار و چالاکی وایە و هەروە هەوڵشماندا منهەجێکی لەبەرکردنمان هەبێت واتە لە ماوەی ینی منهەجێکی لەبەرکردنمان هەبێت کەسەکان هەوڵبن خێراتر بابەتەکان لەبەرکرد ئەوانی کە بەشداری چالاکردنەوەیان کردبێ خۆیان باشی و بە وردی ئەزانن خات و ئەمیناڵە من دەست و خەتم چۆنەڵی جوان نەبووە و خەریکیش بووم خات و ئەمینە شتێکمانەیە پێوترێ مێتا لێرنی شتێکە پێوترێ مێتا لێرنین مێتا لێرنین چییە؟ ئەڵێ پێشەوەی دەستکەی بەوەی کە تۆ خەریکی بابەتێک بیت پێشەوەی دەستکەی بۆی کە خەریکی ئەوە بی بزانی دەسوخەت چۆن جوانە بێ دەسوخەت چۆن پێویستە جوانیکەی ئەبێ لە 10 کاتەکە تەرخانکەی بۆ ئەوەی کە ئەو کەسانی دەسوخەتیان ناشرین بۆ چۆن دەسوخەتیان جوان بوو واتە تۆ بێ سەرەتان نەخشەیەک دابڕژیت پێشەوەی دەستکە ینی کێشەی خەڵکی ئەمەوەیە ڕاستەوخۆ چ دەستەکە بە فێربوون ڕاستەخۆ دەستکردن بە فێربوون کێشەیە بە تایبەتی لە بوارێک کە لی شارەزانی بە تایبەت لە بوارێک کە لێ شارەزانی دەستکردنی ڕاستەوخۆ بە فێربوون گەورەترین کێشی پێچە ڕێگە دروستەکە نەدۆزیتەوە و پێچێ نەتوانی زاڵ بیت بەسەر چۆنیەتی ئیشکردن لەسەر بابەتەکانە بۆیە سەرەتا پێویستت بەوەیە تۆ لەو کەسانە بپرسی کە شارەزای ئەم بوارن سەرەتا لەو کەسانە بپرسی کە شارەزای ئەم بوارن چۆن دەسوخەتت جوان بوو چەندێکم پێچە دەسوخەتم جوان بێت چۆنیش لەسەر دەسوخەت جوانیکەم یعنی پێچێت بەمای چارەکە 20 دقەیەک یەک دنیا ئەزمون و یەک دنیا شت بخاتە بەردەست باشە یەک دنیاشتە خاتە بەردەستت تۆ ئەتوانی چۆنڵی ئەزمموی 5 ساڵ بۆ 6 ساڵی کەسێک بە 20 دقە بۆ نی سعات وەربگری ئێمە گەورەترین نیعمەت ئەین خۆت پێویست بە 5 ساڵە بۆی ئۆزمونە وەربگری و بە 5 دقە بە نی سعاتی خاتە بەردەست کەواتە لە فێربوونە تۆ سەرەتا پێویست بە نەخشە ڕێگایە پێش دەست پێکردن دڵنیا بە هەچ کەس نەخشە ڕێگای دروستی هەبێت فێربوونیش ئاسان هەچ کەس نەخشە ڕێگای دروستی نەبێت فێربوون زۆر گران باشە لەبەرەوەی وەک پێشم وتن مێشکی ئێمە چۆن فێر دەبێ مێشک پێویستی بە نەخشە ڕێگایەکی دروست و ڕوون هەیە بۆ فێر بۆیە ئەمینە خانی شەڵاگەر هەوڵمان ڕێگە دروستەکە بزانن دڵنیام بە ئاسانترە توان و بە خێراتریش فێرن کاک هەژار نرخی 60,000 ئەم پرۆگرام وڵای کاکە لەوەندیان دوامان خستووە جارێکی تیانی بەڕاستی ناتوانین جارێکی دیکە دوایخین کەمێک قورسە لەسەر خات و کەوسەر ئەمە تەنها بۆ بەشداربوانی خولی چالاکردنەوەی
بەڵێ خولی تازاکرێتەوە باسی بنەڕەتی شەڵا بە زوێ ڕایەکەن. مامۆستاوات لە زوو ماویت؟ هاوڕێیانی بەڕێز ئەمە کورتەیەک بوو لەسەر باسی خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگە ئەو مەنهەجی کە داماڕشتە بوو. مامۆستاواتی زۆر بە جوانی باسی ئەوانەی کرد کە ئێمە ئەمانوێت چی بکەین و بەشدار بوو بۆ کوێ ئاراستە بێت. مامۆستا سە بەڕستان هۆست نتوان هەم مایکەنەوە هەم کامێرشکەنە. ئینشاڵە گروپی نوێکرێتەوە بۆ خولی پێشکەوت. ئەم کۆرسە کاک ئەفان ئینشاءڵڵا یەکشەممەی داهاتوو دەست پێکەین. مامۆستاواتیان بەڕستان هۆستن و ترەگەر بەشداربووەکان وەرگرنەوانی کە وتیان هەیە لەسەر خولەکەمان زۆر باش. دەستان خۆش بە مامۆستا زانیار. ئەو بەڕێزانەی کە چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتویان خوێندووە ئەکرێ بە ئەرگ نەبێت دەستیان هەڵبڕن و پێمان بڵێن کە ئایا لە ئاستی پێشکەوتووەکە گروپی یەکەم ئەوان چەندێک سوودمەند بوون، چ شتێکی جیاواز بووە. مەمنونە بم. بەڵێ فەرموو سینا ئەحمەد گەردوون. بەڵێ فەرموو. السلام عليكم مازن. وعليكم السلام سرچاو. والله مازن من أحمد قالونا هيكم لباجر وكان إن شاء الله كم يمش ودواتر بواسي فيش كودوش مخون و هم أمش بقول همو كوشتكان يصير كسرقين شاقي بخو بيني وكوجروبيا كم ودريجة بدري أو يعني خود عن مكالن فير بين شون فير بين وهر كإيكي لو جرينتي بابتنا كأيش بابتي بلوم كابت رشاي كوشتكا باسكريت هم بابت زوزو جرينجا بو حمومان وكوجناب شان لسرتاي أمسي نارا فرمت عن بيبينا رعفو كإيوه لكم جال لشالاكنا سرجت سرتا باسي سرن ساكت أميش بهما شيء لكم جال باسي بيركنوا عكا چون كأي متاو بيركنوا ما نقورين ناتواني لشغين درو بقورين يعني بيلا لشغين تركينو سرتا إما بالروانجي و عراسي بيركنوا كمان قوري لا يكم درسي كمان ودواتر بوشتغان يتر أكيد البابا كان هلا حفتي كمان كشون مع إما شيبو كمال مقالة بابت أخيرا بدرس إما حصينا بشكلنا حصينا بوي ودارشناوي ببي بوشوني ببي العين للروانجي نسركوا ودواتر إما بين دوبار للروانجي خمانو كرتو شغل تشون اللي بسان دير ركيش وصل أما وما اللي راميش من بشوازي جواز يعني بيركون كمان فرعوني بقولن وهيك اللي بابت كان يترك زوزو جرين بن أيش شيء واني جرينجي برسارجا لرا دوباره راسيكي ام كورس روانكان غورت يعني راسكان مش غورت بيركون غورت بو همو بابت كان وزوزو جرينجا ام كورسا چونكه كومال اشتي خوانين كبراسي منو بخوم زو هيش ليش وانا جمله نبوا يعني تعصب من خم جمله بوليرا فيري بين سباس بخاك لري او لسان خوش بياخو وكمان باسی گرنگی پرسیار کردن که و مالیه که امروزون پرسیار کن باشی پرسیار کن لکه پرسیار کن لکیب کن کامل رجع که دور جایی باسی آوا که لگرنگی پرسیارو چونی پرسیار کردن که لچکاتی کشید کن و یکی لگرنگترین بابتنی تر کشی بو اوش تیگیشن که ما مصاحبات پیشکشی کرد که باور نکردم لکردستان هیچ يعني كسيدر كسيدر حسابك باسيان بابدي كتبي چونكه بابدي توزه خوي غامزه و گرنگیشه چونكه
سەرچاوی هەموو علم و زانیاریەکان تۆ لە بۆی کە لە شتێکی و لە سەرای ئەمە بیناشە ماوسا ئاماژە بێت کە هەندوو جار ئێمە وازین لە شتێک گەیشتون بەڵام ئێمە لی تێنەگەیشت یعنی وا ماسکەوەگە تێگەیشت و هەندە جاریش تێگەیشتن خۆی یعنی چۆنڵی غەڵەتە چونکە ئەڵەی تێگەیشتم تۆ بەرەی شتەکەیان ناڕێتەوە وازانی تۆ کامل بوویتە بەڵام کامل توجارە و ئەوگو خۆم کە سوودن لە چ بابەتەکان وەرگرت بێت ئەویشان بابەتی فێربوونی چالاک بوو یەکی لە بابەتەکانی تر بوو ئەم بابەتە باز لەواکە کە ئێسش بە پێی شێوازێکیش سەردەمیانیە و لە هەموو جیهانە بەم سەردەما ڕوون زیاتر ئەمیش چییە خوێندکارەکە سنتەرەوە تا مامۆسا ئەو نییە بڵێ تەنها بێت و مەنهەجەکە بێتەوە و بەبێ هیچ بەجارهێنێکی خوێندکاران تەلە بکەن بەڵکو خوێندکارە هەڵەسن بە چۆن بەژارە بن و چالاکی و ئەکتیڤیتیان هەیە هەڵەسن بە ئەنجامدانیان و بەڕێگایەکی باشتر بۆ بەرەو پێشبردننی خۆیان و بۆ تێگەشتن لە بابەتەکە ئەمیش ڕێگایەک بوو یەکی بوو لە وانەکان کە مازانێر زۆر بە جوانی باسان کرد و تر لە بابەتەکان ئەویش بیرۆکەی داهێنەران بوو کە ڕاستی من خۆم زۆر ماوەیەک بۆ ماوەی مانگونی زیاتریش تەمرین لەسەر ڕۆژانە کۆمەڵێ دوو شەمێنە یعنی بیرۆکەی داهێنەران لێ دروست یعنی جارا هەوو کە لە 30 ثانیەکە ماموت باشە خۆ ئەم دووشتە یعنی هیچ فەرقی نییە بەسەرێکەوە یعنی شتی بەمانە جاری بوو ئەمێ بەس ئەمە بەشەوەی بیرۆکە لێ دروست ناکە لە 30 ثانیەکەەوە دوای ئەمود نەخێت تۆزە تێڕامە تاوەکو بابەتەکەم پێوەستەکە بێکەوە هیچکان ئەنجکان بۆی ترەوە یعنی بۆی کە بیرۆکی جوانی دەکەم کەسی سێرم کرد نەک بیرۆکەی دووسێ بیرۆکەی تریشلی بە دوانی بێت و سێرەکەی لە سەرمی ئەمڕۆ ئەو بیرۆکانە شەر لەوانەوە سەرچاوە بەڵام ئەوەی ڕەنگە عرضکردن و یاخود چۆنڵی کاتی پێویست و شوێنی پێویست نەبێت لە لای خۆمان بەڵام بۆ کردنەوەی مێشکی خۆت وەکو کە چالاکردنی مێشک کە زۆر کار لەسەر واکە تەخانەوەی مێشک و یعنی واتە بەرەپێشتنی بنی مێشک و هەمیشە خانەی تازە پێیابێت کار لەسەر واکە بەڕاستی بیرۆکەی داهێنەرانە زۆر یعنی کاریگەریکی چاکی هەیە بۆ ئەو لایەنە و لێرە زیاتر هاتمە کۆتایی بابەتەکەی خۆم و من دووبارە بەشداری شەکەم و لەم گروپەشیانە چونکە بەڕاستی سوودێکی چاکم لێ وەرگرت لەگەڵ ئەوی کە هەنێک جار کەم تەرخەمیشم تا کرد بە بۆنێەوەی خوێندنەکەم و هەروە لە کۆرسی بزنسی دەرەگەشان من بەشداریم کرد هەنێک کاتم کەمتر بەڵام دووبارە بەشداری بمەوە و سوودیاتی زیاتری لێ بێن چونکە لەم گروپیانە زۆر شتی تر کە دووبارە نیە دووبارە باسەکرێتەوە یعنی ئەفو تازەیە باسەکرێتەوە لە کۆرسی بەشدارانەوە زۆر سواس داوای لێبوردنەکەم ئەگەر شتێ دەستەکانە خۆش بێ کاک ئەحمەد هەر بژیت من پرسیارێکمێ پێشەوەی بڕۆین طبعا بەڕێتان باز لە چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتووەکەین کاک ئەحمەد تۆ ئەگەر کەسێک بیەوێ ئێستاکە بەشداری ئەم چالاکردنەوەی بکە ئاستی پێشکەوتووەکە بەڕای تۆ چی بکە سوودمەند دەبێ ئەگەر چی نەکا بۆ نمونە سوودمەند نابێت ئەمە زۆر گرنگە یعنی هیوا هەیە بەشدارە بێ با لە ئەوڵەوە بزانۆی ئەگەر چۆن بێت سوودمەند دەبێت لەم پرۆگرامە و ئەگەر چۆن بێت سوودمەند نابێت مامۆستاگیان وڵا هەر لە یەکێک لە دەرسەکانی لە باس ئەوکرا باس دۆکرا تۆ چەنە علمە پێ بێیان چەنە علم وەرگرتی کە نەتوانانی کاری پێگەیان لەگەڵ یا کاری پێنەکەی ئیسفادەی نی یەکێک لە نمونەکان ئەوەیە هەر مازانیار و جەنەبشان باسان کرد ئەوەیە کە ئەڵێ زانیاری وەکو چۆلەکەی وایە ئەی بینیت بەڵام ئەگەر چۆنڵی نەیگریت ئیسفادەی نییە ئەڕوات دوای ماوەیەک ئەڕوا لەو ناوە نایە یعنی توان بڵێم بۆ نمونێ توانم پێناسی ئەو کۆرسەکەمایی بەبێ چالاکی خۆت ڕەنگە سوودی زۆر لێ نەبینی بەڵام دەرگایەکە بۆ یعنی دەرگایەکە کە لێوە چی دەژور و بە علم و زانیاری و معرفەیە ئەکرێت یعنی تۆ خۆ دەتوانانی سەنتەر بێەوەی بگەڕی بدای زانیاری و ئەو معرفانی کە خۆت دەبێت فێربی ئەو لێ هاتوویانە بەڕاستی زۆر ڕوو و گرنگە بە تایبەتی بۆ خوێندکاران یعنی ئێستا مامۆسانی ئێستاش ڕەنگە ئەم هەنێ لەم وانانیان نەیزانیان بۆ ئاسە نەگەیشت بن دەستەکان خۆش بە کاک ئەحمەد هەر بژیت زۆر سپاس دەکەم خۆشەویست باز لە چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتوو ئەکەین و ئێستاکە پرسیار کە نووسرا بێ پرسیار نووسراوە ئەڵێ ئایا بزنس لیدەر گروپی دوم پێی دەست پێەکە ئینشاڵڵا لە ماوەڕ کلامەکەیدا ئەوەزێنین و هەر لەم مانگەش گروپی دووەم وەرەگرین و دەست پێەکەین ئینشاءڵڵا
هەڵێ مامۆستا خۆشت وەڵامی ئەو پرسیاری خۆت بدەیتەوە. بەڕێزان من بۆ زۆربەی کۆرسەکان داواکاریەکم هەیە. کاتێک کە تۆ بەشداری کۆرسێکەکەی ئەمە ڕوونە، هەموو کەسێک ئەزانێت تۆ پێویستە جددیبی، دەرسی لە دەست دەرنەچێ، لای خۆت تێبینی بنووسی، ئەمانە هەمووی ڕوونە. بەڵام بەڕێزان بەنسبەت پرۆژەی بزنس لیدەر و بەنسبەت پرۆژەی چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتوو ئەوە بزانە کە کەیسی تیا ئەخوێنرێت. ئێستاکە لە پێشکەوتوترین زانکۆکانی دنیا بۆ نمونە لە هارڤارد دەرس بەم شێوازە ئەخوێنرێت. بۆ نمونە من باسی مۆزوعێکی بۆکەم لەبەری ئەوەی کە هەر لەسەری بڕۆم یاخود زانیاری بەوە دەستەوە یەم کەیسێکە خەمە بەردەستەوە. کەیسەکە چۆنە؟ بۆ نمونە لە بزنس لیدەر من یەم کەیسی کۆمپانیاگە خەمە بەردەستەوە. تۆ کە خوێنیتەوە بۆ نمونە باسی مەکدۆناڵدەکە پێت دەڵێ چۆن دامەزراوە، چۆن ئیشی کردووە، کێشەکانی چی بووە، چۆن حەلیان کرد، ئەمانە یعنی وەکو حەکایەتێک وایە. بەڵام تۆ چی لێ تۆ ئەزمونێک وەرەگری ڕێک وەکو کەسێکە کۆمپانیای دانابێت وە ساڵانێک ئیشی کردێ ئەوەندە ئەزمون وەرەگری. ئێستا بۆ نمونە لەم چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتووە لێرەش وایە تۆ کەیسێکە خوێنی لەم کەیسەوە بەقووڵی لە مۆزوعەکە تێگەی. داواکاریەکە ئەوەیە تکایە کەیسەکە بخوێنەرەوە و بەشدار بە لەوەی ڕێی خۆت بڵێ، بەشدار بە لەوەی کە مناقەشە بکەی، بەشدار بە لەوەی کە ڕێیەکەی خۆت بنووسیت، گوێ بگری لە ڕێی ئەوانی تر. اینجا لەویایە تۆ مێشکە ئەکرێتەوە و ئاستە بەرزە بێتەوە. ئەوە داواکاریەکی نونەکە ئەم کۆرسانە عەمەلین بە تایبەتی بزنس لیدەر لەگەڵ ئاستی پێشکەوتوی چالاکردنەوەی مێشک و یادکە ئەمانە شتانێکی کرددارین. تۆ ئەبێ شتی کردداری حەقێکی زیاتری پێبەی و تۆ ئەبێ خۆت بچیتە ناو مۆزوعەکەەوە. یعنی ئەمە دەرسێک نییە بڵێ من لەبەر یەکەم و لە ئیمتیحان جوابی هەمووی تر نەجات. خۆشەویستانم بەڵێ ئەسما ئەبوو بەکر بەڵێ فەرموو. سلام علیکم. نام سەرچاو. دەنگم باشە مامۆستا. بەڵێ ئەی بینێ فەرموو. سەرەتا زۆر بەخێر هاتنی ئەو بەڕێزانەژەکەم وە دیارە هەنێکیان کورسەکان زۆر لە لاپاڵزەی خۆشمان هەروا بووی، بەڵام هیوادارم تر زوو ئاشنای مۆزوعەکە ببنەوەنیش بەشداریکەن چکە بەجددی سپادی زۆر هەیە. اینجا ئیساکە بە تایبەتیکەوە مۆزوع ئاستی پێشکەوتووە. یەکەم جا پێویستمان بۆ چالاکردنەوەی مێشک بخوێنین، دواتر ئەم بابەتیان چونکە تاوکێری یەکترن و بگری ئەمیان ئاستەکە بەرەو پێشتریش ئەبەت. سوودەکانی زۆر بوون. اینجاکە ئێمە تا ڕادێک من خۆم وەکو شخصی تووشی هەنیشتی ناخۆشە بوومەوە لە چالاکردنەوەی مێشکە گروپی 4 بووم من لەبەرەوەی شتەکان ئەوە تازە بوون بەلامەوە زۆر جار ئانی توانام نەبوو بە سەریاڵ زاڵ بم، کاتی زیاترم ئەویست و کاتی کەوا دانرا بوو. بەڵام بۆ ئاستی پێشکەوتەکە جیاوازتر بوون چکە شارەزای بابەتەکان بوو هەرچەنە ئەمە بابەتی تازەی تیا بوو، بەڵام ئەزمونێکم بینی بوو. جا کە زیاتر بە مامۆستا شتەکانی خۆمان ئاشنا بوو بووین، ینی وەکو چۆڵێ وەکو ماڵێکمان لێ هاتبوو. اینجا کە ئاستی پێشکەوتوو بۆ خۆی ناوی بەخۆوێتی و چکە یەک لەو بابەتانە بۆ نمونە کە ئێمە خوێندمان لە چالاکردنەوەی مێشک سیستمی سەرەکی بۆ خۆشت ئاماژەت پێدا لە سەرتاوە. لێرە ئاستی پێشکەوتۆکیمانە خوێن. سەرەتا ئێمە سیستمی سەرەکی بەس بۆ ڕقم و ژمارە بوو، بەڵام دواتر بۆ هێماکان و بۆ کۆمەڵەشتی تر هەموو یعنی کێشەکانی بۆ حل ئەکردی، هەرچی هاتە پێش چاوت و هەرچی دوینی بزانی ڕەمزێکی بۆ دابنیت و بکەیتە سیستمی سەرەکی. جاکە یەکێ لە خاڵە گرنگەکان ئەوە بوو خۆمان سیمینار و راپۆرتمان پێشکەشە کرد بەجددی کە خۆ بە دوای زانیاریەکەەوە بڕۆی زۆر چێژ بەخشترێکە و زۆر قەدری ئەزانی وەکلەوەیکەوە کەسێک بێت و بۆ باس بکات جاتۆ بزگوێ بگری. ئەوە زۆر ئیسپادی هەبوو بە تایبەتی بۆ ئێمە من وەکو خۆم تەلەڤیزیۆن کۆم زانکۆکان بە زۆری یان کۆلێژەکان سیمینار و شتی تیا ئەکرێ، بەڵام کۆلێژەکەی من زۆر سیمیناری کەم تیاکرێ. بۆ نمونە ئەمساڵ هیچ سیمینارێکمان نەبوو کە ئێمە قۆناغی 2 بووین و قۆناغی یەکیش یەک جاری سیمینارمان کردووە. جا تەلەڤیزیۆن کوش سیمینار نەکات بەڕاستی ها توانای قسەکردن و توانای ئەداکردنی ناچێتە پێشەوە. ئەو خاڵیان زۆر بەلای منەوە گرنگ بوو. لە هەموو ئەوانشە بۆ نمونە خاڵێکی تر مامۆستا و کۆمەڵێک ڕاهێنەری بەڕێز بانگ ئەکران، هەمویان ئاستی علمیان بەڕاستی زۆر بەرز پێشکەوتوو بوو، بەڵام لای من ئەوی زۆر تایبەت بوو دکتۆری ژینیا بۆ ئەمیشان دووبارە خۆت باست کرد لە سەرتاوە. دکتۆری مێشک و دەمار بوو، ینی
ئەداکردنی زۆر بەلای منەوە سەرنجڕاکێش بوو لەبەرەوەی ئەو لە ئاستێکی ئەوەی کەوا ماستەری هەبوو و خۆی تۆبعام و ئەو شتانە بوو زۆر بە زمانێکی ڕوون و سادە ئەو بەشەکانی وێشکی بۆ ئێمە باسە کرد بە چۆنێتی کارکردنی بۆ باز ئەکردین چەند خاڵێکی زۆر گرنگی ئەخستە ڕووکە یەکسەر تێ ئەگەیشتن بۆچی پێشتر ئێمە نەماتوانیوە مێشکمان ئەها بەکاربهێنین بەڕاستی من زۆر دەستخۆشی لێکم و هەروەها هەڕەمی بلوم شادەماری کۆرسەکە بوو بەڕای من اینجا خۆشترین و ناوزەترینە بەلای منەوە ڕخنەگرتن بوو ئێمە وەکو کرد خۆمان هەروە وەختەبیعەتەمان تیا ڕخنەگرتنمان زۆر و ئەوانە لە هەموو بابەتەکانی زیاتر پێم خۆشتر بوو جاکە ئەم هەڕەمی بلومە جاروا تۆ زانیاریەک دێتە پێش دەست هەر بۆ لەبەرکردن و هەر بۆ وەرگرتن نییە هەموو قۆناغەکانی بە تەسەسولتیا بوو کە هەتاوەکو ئاستی داهێنان وەڕاستی کەسێکی زۆر چالاک و زۆر وەک چۆڵی ئەکادیمی لێ دروست ئەکات کە تۆ لە مۆزوعێکا بۆ نمونە بابەتێک تێ بگەیت بابەتێک ڕخنەی لێ بگریت بابەتێک شی بکەیتەوە لە شتێکا داهێنان بکەیت هەڕەمێک بوو یعنی دەرگایەکی بەڕوو تاکردەوە کەوا بزانی چۆنەچیتە ناو زانست و زانیاری و چۆن بەدەستی هێن و ئیسفادەی لێکیت ئەتر لە ئەسنای ئەو کورسەیەکەوە ئێمە خوێندمان وەکو گروپی یەکەم چالاکێکی زۆر جوانش ئەنجام درا وەکو لەبەرکردنی چل فەرمودەکە بەداخەوە کە من ئەو کاتەمی تێرمان هەبوو بەشداریم نەکرد کە ئەم کورسانەشم وەرگرتە بوو بەڕاستی منەوە لێ هاتبوو ڕۆژانە سەعیم ناکرد بۆیە ئەوەی هەم بوو تەنها شەوی پێش ئیمتیحان بوو بۆیە ئیتر نەمتوانی لەوان بەشداریکەم هەموو کاتەکەم تەرخان کرد بوو بۆی دەربچم و هەروەها من کە چووکە بەهۆی ئەوەی لە داخلی بووم بۆ نمونە هەر ئەوەی کەوا لە بیرما ڕەفیقێکی خۆم لە ژوورەکەمان بوتی ئاوا بخوێنی ئەسما دەرناتی ئەم ساڵ من خۆی سەرەتای ساڵ بووتەمە ئەوە ئیلبنووشت بووم بەڵام ئەو ئاوا ئەمی بینی ئەوێت ئەسما هەر دەرناتی و سپاس بۆ خوێندنەتی ماوەرگرتە دەرەجەکان زۆر باشتر بوو لەوەی کەوا ئەو پێشبینی ئەکرد و ئەو کاتانیشی کەوا شەوی ئیمتیحان نۆمەلزەمە کەمترمان بۆ داخڵ نەبوو نۆم حاضر ئەوانە هەموو بابەتەکانشمان ئینگلیزیە بە تەئکید ئەگەر ئەم تەکنیکانم نەزانێ من نەم ئەتوانی بەسەر بابەتەکانە زاڵ بم جا دەستخۆشی زۆرشم بۆ ستاف بۆ ڕێزەی چالاکردنەوەی مێشک بە تایبەتیش ئاستی پێشکەوت و دکتۆر زانیار بەڕاستی زۆر ماندووە بوو ئەوەی زۆر خۆش بوو ئەو بووکەوە هەست ئەکرد ئیهمال نەکراوی لەوەی بۆ نمونەگەر کۆمنتێک بنووسێت لەسەر زانیاریەک شتێکشیمان ئەکردەوە ئەگەر ڕاست بواە ئەو دەستخۆشی دایمە حاضر بوو ئەگەریش هەڵە بواە لە جێ خۆی بۆی ڕاستەکردنەوە بەڕاستی زۆر دەستخۆشی لێکم زۆر سپاس بۆ موسەگە دەستەکانە خۆش زۆر پاس بە هەمان پرسیاریش لە تۆ بکەم ڕای تۆ ئەگەر کەسێ بەشدار بێ چۆن بێت ئیسفادە ناکە یعنی بەڕای تۆ چ جۆرە بەشدار بوویەک ئیسفادە لەم پرۆژەیە ناکات وڵاهی بەڕای من دوو کەس ئەوەکو ئەوی من بیزانم یەکەمیان کەسێک کاتی زۆر کەم بێ واتە کۆمەڵە مەشغەڵەتی تری هەبێت لە زۆر شتی تر بەشداری کردبێ یان دەوام و ئەو شتانی هەبێت بەڕاستی بێ کاتی بۆ تەرخان بکەیت دووەمیش کەسێ بێ ئامانجی نەبێت یعنی نەزانێ بۆچی بەشداری ئەم کۆرسە ئەکات ئێستاکە من خۆم لە دوا ئەوەی بەشداری چالاکردنەوەی مەشکۆ لە دواوەی بەشداری ئاسی پێشکەوتەوە کەشم کوردە ئێستا ئەم دەقەیە و ئەمڕۆ بەتایبەتی زۆرتر قەدری بابەتەکە ئەزانم و هاوینیشم دانەوە بۆ شتەکان دووبارە بکەمەوە بەتایبەتی چالاکردنەوەی مێشکەکە چووکە ئاسی پێشکەوتەکە و دووبارە بەشداریم کورەوە لەگەڵ ئەمسەکان ئەوان هەر کورسەکەمان هەیە بۆشیش دوواری ئەەکەمەوە لەبەری من ئێستاکە زیاتر قەدری بابەتەکە ئەزانم ئەمڕۆکە چووم لەبەری بەشی پزیشکی ئەوانین بەشی تەندروستی ڕۆشتم وەکو تەنها وەکو گوێگر وەربگیرم بەڕاستی ئەو کەسێکەوە بەڕێبەری نەخۆشخانەکە هیچ بەلایە گرنگ نەبوو لەبەری بۆ نمونە سیڤیەک یان شتێکی وام نەبوو کەوا ئەو بڵێ لەبەر ئەم خاڵە من نایڵم تۆ بۆ نمونە ئەم هاوینەوە بفەوتێ و بابەتەکە لە دەست دەربچێکە من بەنیەتی ئەو ڕۆشتە بم کۆمەڵێک شت ببینم ئێمە شتەکانمان لە خەسخانە و شت کێسی زۆرتر ئەبینین وەک لەوەی کە لە زانکۆ و قۆمان بە عەمەلی ئەیکەین اینجا ئەسفم بۆ ئەو ئەخواز ئەمەت خۆزگا زووتر و جوانتر کۆرسەکانی ئاوادەکادیمی تاپ کردێ بەتایبەتی چالاکردنەوەی مێشکەکە بۆەوەی شەهادەکەی وەرگرتە چکە من هێشتان کە تاقیکردنەوەکەم وەرنەگرتووە کە من ئێستاکە لە ئەو نزیکە مۆڵم 2 ساڵی تر ئەبێت بۆ نمونە بە دوای هەلیکار بگەڕم بە دوام بکەم ئێستاکە حالیەن من زۆر زیاتر قەدری کورسەکە ئەزانم لەبەرەوەی چاوەڕی ئەوما یەکێک لەو شتانە بکەمە سیڤیەکەمەوە یەکێک بۆ تایبەتی چالاکردنەوەی مێشکەکە و لە هەڵیشام ئینشەڵڵا بۆ فێربوونی زمان و ئەو شتانە دەستەکانە خۆش بە زۆر سپاس دوای سەرکەوتن بۆ خوازم
زۆر سپاس. بەڕێزان هەندێک پرسیار نووسراوە بتوانم وەڵام بمەوە لەوانە ئەڵێ مامۆستاوانەکانی چالاکردنەوەی مێشک ئەمێنێتەوە بە ڕیکۆردکراوی کە ڕۆژێک بۆمان نەکرا بەشدار بین بەڵێ بە دڵنیاییەوە واتە ئەمێنێتەوە تۆمارەکەی و ئەمێنێتەوە ئەم ئاستی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک کە ئاستی پێشکەوتووە نرخی چەندە نرخی لە ڕاستیەکەی نرخەکە $100 بەڵام ئێستا گروپی دوم 600,000 وەرەگرین گروپی سێمیش هەر داشکاندنەکەین بەس لەوە چێن 100,000 وەربگرین ئەیتر لە گروپەکانی ترە ئەیگەێنینە $100 و مامۆستا بێزەحمەت نرخی کۆرسی زمانی عەرەبی چەندە ڕاستێکی دڵنیا نیم ئەبێ نامە بنێری بۆ پیجی ئاوات ئەکادمی مامۆستا یانجیاوازی نێوان وانەی تۆمارکرا و وانەی ڕاستەوخۆ پرسیارێکی تر ئەم کۆرسە بۆ کەسێک دەبێت کە یەکەم جاری بێ بەڕێزان وانەی تۆمارکرا و ئەوە تا پێشتر تۆمار کراوە و تۆ فەرزە لەسرت بیخوێنی و ئیمتیحانی چا بکەین وانە ڕاستەوخۆکە دووبارە نابێتەوە باشە ئەمە وانەی تۆمارکراوێک کە خۆی دانراوە وانەیە کە ڕاستەوخۆ ئەی خوێنین جارێکی تر ئەمیش تۆمارەکرێتەوە لە بەردەستادا ئەنرێ ئەمە جیاوازیەکە بەنسبەت ئەوەی کە ئایا یەکەم جارێ بێ ئەتوانین کۆرسە بخوێنی نەخێر واتە ئەگەر کەسێک چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگەی نەخوێندبێ ئەساسیەکە 10 هەفتەکە نەی خوێندبێ بە ڕێکپێکی تەمرینی باشی نەکردبێ نەزانێت تەکنیکەکانی یادگە چییە سیستمی چەرەکی چییە ئەوانەی هەموو نەخوێندبێت لێرە ناتوانێت ئیسفادە بکە چونکە لێرە بابەتێکە خوێنین لە سەروی ئەوەوە کەواتە تۆ پێویستە یەکەم جار بچی چالاکردنەوەی مێشک بخوێنی و ئەوەش بەڕاستی بۆ کەسێکە هیچی نەخوێندووە ئەوە باشە دوایی کە ئەوەت خوێند اینجا ئەمەش ئیسفادەیە بێت ئەڵێ ئەمە یەکەم جارە ڕیکلام بۆ ئاستەکان ئەم قوتابیانە چۆن خوێندویانە نا لەوە چێ کاک محەممەد بەڕێزت یان ئاگاد لێ نەبوو بێ کە ئاگاداری کراوە یان ئەو کاتە تو هێشتا لەوەچێت لە چالاکردنەکە بووبی ئەمان لە پێشکەوتوەکە بوو بن وە تویتر نەتزانیوە چونکە ئەو کاتە تو ئاگادار نەکراویتەوە یا گروپەکەی تو ئاگادار نەکراوە پێم وتن سەرەکەی چۆنە کاتەکان کەیە کاتەکان هەفتەی دووانە ئەبێت ئەوە مەگەر دوایی وردەکارێکیتان بنێ من ناتوانم ئێستاکە بڵێم ڕۆژانی کەی و کەیە ئەگەر بەڕێزێک لە هاوکارەکان لێرەیە ئەتوانێت پێمان بڵێ مۆستا بێز ئەحمەد وانە تۆمارکراوەکانی یادگە تا چەندە سوودی هەیە بە بەراورد بە ڕاستەوخۆکە وەڵام مەبەستت لاوانە تۆمارکراوەکانی یادگە ئەگەر کۆرسی یادگە لە چالاکردنەوەی مێشک وەکو بەشێک ئەخوێنرێ و ڕاستەوخۆکە شتێکی تر ئەخوێنرێ یعنی دوشتی جیاواز ئەخوێنرێن ئەوە نیە ڕاستەوخۆکەش هەر تۆمارکراوەکە بێت لەبەرەوە ئەمیان جێ ئەویان ناگرێتەوە وەک خوێندکاری 12 دەتوانین سوودی لەبینین وەک خوێندکاری 12 بڕۆ بەشداری چالاکردنەوەی مێشک ئاستی ئامادەیی بکە لەوێ 40 سەعات زیاتر بەس باسی منهەجی پۆلی 12 خوێنیت مامۆستاکی چالاکردنەوەی مێشک بۆ ئاستی بنەڕەتی دەکرێتەوە ئینشاءالله لەم هەفتەیە ئینشاءالله لەم هەفتەیە تەلەبە وەرەگرین بۆ پۆلەکانی حوتوەشتونەوە کۆرسی زمانی عەرەبیەکە دەستی پێ کردووە نەخێر دەستی پێ نەکردووە عەرەبی عێراقیەکە ئینشاءالله 15 مان دەست پێەکان لەم هەفتەیە تەلەبە ناو ئەنووسێ و پارە ئەیا و ئامادە ئەبێ ئەڵێ مامۆستا قەیچێکا کەسێ بێ بەشدار بێ هاوکار بن آخر یعنی قسەکە زان لەسەر چییە بۆ نمونە ئایا کەسێک ئاستی ئەساسیاتی ئینگلیزی نەخوێنێت تۆ چۆن ئەتوانی لە ئاستێکی پێشکەوتوی ئینگلیزی بەشداری پێ بکەی ئێستا ئێمە بۆ نمونە لەم ماوە ئاستێکی پێشکەوتوی سپیکینی ئینگلیزی ئەەکەینەوە هەر کەسیە ئیمتیحانی ئەەکەین ئەوەی ئینگلیزیەکی زۆر باش نەبێ وەری ناگرین چونکە هیچ ئیسفادەی لێ ناکەین یعنی ئێستا بۆ نمونە من فەڕەنسی تۆزێشتی بەسیط دەزانم ئایا ئەکرێ من ئێستا بچمە کۆرسێکی پێشکەوتوی زمانی فەڕەنسی جا خۆی تێناگی کاتەکە تەواو بێ هیچ ئیسفادەی لێ ناکەین ئەوەی مۆزوعەکە نەک ئەوەی کە ئێمە بڵێن وەڵا ڕێگریە بکەین یا قانونێک وەکو قانونەکانی حکوومەتی هەرێم دابنین لەگەڵ واقع نێتەوە نە ئێمە ئەزانین تۆ تەرکیز و یادگە و سەرنجت نەخوێندبێت سیستمی سەرەکیت نەخوێندبێت تەمرینی خێرابیستن و خێرابینین و لەبەرکردنت نەخوێندبێت یی لە ئاستی پێشکەوتو چیەکە یعنی هیچ ئیسفادە ناکەی مامۆستا منیش تا یەکی سەرەتاییم خوێندوە دەست و خەتم بەس خۆم لی تێگەم چۆن چاچکەم ئەبێ بخوێنیتەوە بێ بنووسی یعنی زۆر ئاساییە هەموو ڕۆژێ بخوێنەرەوە هەموو ڕۆژێ شت بۆ خۆت بنووسە
ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە بەڵێ ئەوە نووسراوە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە دەرسە خوێنرێت بێ زەحمەت کاتەکان کێیە هەفتەی دوو ڕۆژە ئەوە تا نووسراوە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە یەکشەمە و چوارشەمە دوای عیشا یعنی لە دوای بانگی عیشاوە دەرس دەست پێ ئەەکە کەی خولی چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 دەست پێ ئەکات ئەگەر مەبەستت کەسێکە کە بێت یەکەم جار بەشداری چالاکردنەوەی مێشکە ئەوە گروپی تازە وەرەگرین ئەگەر مەبەستت کەسێکە کە ئێستاکە خۆی لە گروپی هەشتەمە عادەتەن لە دوای هەفتەی 6 و 7 منهەجی 12ەکەیان دەست پێ ئەکە مامۆستاگیان چۆن بتوانین کاتێک سیمیناریان محازەرە ئەدەین دوای ماوەیەک هەناسە تەنگ نەبین و ئەوە پەیوەندی بە ڕاهێنانەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە تۆ ئەگەر کێشەی فۆبیای کۆمەڵایەتیت هەیە ئەبێ ئەو فۆبیایە چارەسەرکەین و باشترین شت بیکەی لە ژیان تا ئەوەیە هەر شتێ لێی ترسایت و هەناسەتی پێتون بوو تکایە ڕوبەڕووی ببەرە و دووبارەی بکەرەوە ئیتر بەرەبەرە ئەبی بە کەسێکی بەتواناتیایە بەڕێزان پرسلێم تێکچۆ چالاکردنەوەی مێشک و پێشکەوتوو دوو خلی جیاوازن چالاکردنەوەی مێشک 10 هەفتە ئەخوێنرێت ئەمە چالاکردنەوەی مێشکە هەر چالاکردنەوەی مێشک ئێستا ئاستی بنەڕەتیشمان هەیە ئاستی ئامادەییشمان هەیە کەسێ بێوێ پێش 12 بیخوێنێ ئاستی عامیشمان هەیە هەر کەس ئەمانەی خوێندبوو یەکێک لەمانەی خوێندبوو اینجا مافی ئەوەی هەیە بەشداری چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتوو بکات ئەویش بۆ خۆی 10 هەفتەیە ئەبێ یەکەم جار بچی بەشداری چالاکردنەوەی مێشک بکەیت ماستە من دەرچم بۆ پۆلی 12 و چالاکردنم خوێندووە فێربوونی چڕ سوودی هەیە فێربوونی چڕ سوودی هەیە بۆ 12 یعنی چۆن فێربوونی چڕ سوودی هەیە بۆ 12 ئەگەر بەشداری چالاکردنەوەت کردووە بڕۆ ئەگەر بەشداری چالاکردنەوە عامەکەت کردووە 12ەکەت نەخوێندووە بەڕای من بڕۆ بەشداری 12ەکە بکە پارەی ئەوت لێ ناسەنن کەمێکی ترت لێ وەرەگرن بۆ ئەوەت بەڵام 40-50 سەعات ئەخوێنیت و حتا 40 ڕۆژەکەش لەگەڵ تابین من بەشداری هیچیانم نەکردووە دەمەوێ فێری زمان بم بەڵام هەست دەکەم تەرکیزم باش نییە و لە زمانەکە بێزار دەبم و بیرم دەچێتەوە ئامۆژگاری تۆ چێەوە وەڵا ئامۆژگاری وەکو ئامۆژگاری نا بەڵام تۆ تەرکیزت باش نەبێ ئەبێ بچی بەشداری چالاکردنەوەکە بکەیت ئەمە 10 هەفتەیە خۆتمانوکە لە ماوەی ئەو 10 هەفتە لەگەڵ فێربوونی زمانیش بەردەوام بە بەڵام بە دڵنیایی ئەگەر تەمرینەکان بەجددی بکەی دوایی تۆ بە سەعاتێکەوە فێرە بی کە ئێستاکە بە 3-4 سەعات فێری نابیت ئەگونجێ فێری ئینگلیزیشم و چالاکردنەوەکەش بخوێنم پێشنیاری منەوە یەکەم جار چالاکردنەوەکە بخوێنە ئەنجا بەشداری دیبلۆمی ئینگلیزیەکە بکە ئەوە پێشنیاری منە ماستە خولی چالاکردنەوەی مێشکی دەست پێ ئەکات بۆ پۆلی 12 خولی چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 عادەتەن کە ئێمە چالاکردنەوەی مێشک وەرئەگرین ئەبێ یەکەم جار دەرسە عامەکان 6-7 هەفتە 4-5 هەفتە بەڕێکبێکی بخوێنێ اینجا دوای منهەجی چۆنێتی تەطبیقکردنەکە بۆ پۆلی 12 بەجیا ئەخوێنن و هەتا ئیمتیحانی 40 ڕۆژەکەش لەگەڵیان بەردەوام دەبێت ئەڵێ ئەگەر چالاکردنەوەی مێشک و چالاکردنەوەی پێشکەوت وەربگرم چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 دا شکانی باشم بۆ ئەکەن تۆ کە بەشداری چالاکردنەوەکە ئەکەی بڵێ من بەشداری چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 ئەەکەم هەر یەکسەر ئەوە وەربگرە ئەوە هەردووکیانی تایە اینجا ئەو کاتە تۆ ئەتوانی بەشداری چالاکردنەوەی پێشکەوتوەکە بکەیت ئەتوانی هەر لە ئەوەڵەوە پەیوەندی بکەی بە ژمێریارەکەەوە بڵێ من چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 ئەخوێنم و بە دوای یەکسەر پێشکەوتوەکەش ئەخوێنم بەسەر یەکەوە پارە ئێم داشتاندنم بۆ بکە ئەوە لەگەڵ ژمێریارێکە قسە بکە بەڵکو بتوانێت یارمەتیت بە بڵێ ماوەساوات و توێتی پێ بڵێ ئینشاءڵڵا بێخەم بەلەوەی کە هەوڵەیە یارمەتیت بات خۆشەویستانم محەممەد فەرحان ئەو بەڕێزە وەرەگرم و کۆتایی بە وێبیناری ئەم شەو ئەهێنین بەڵێ کاک محەممەد بەڵێ فەرموو وعلیکم باش مەمساجان بژیت سپاس دەکەم لە خزمەتتان فەرموو مەمساجان بەشداروی گروپی چوارەم من 5 ساڵ ئەم کاتانە بەشداریم کرد بەڵام تا کۆتاییەکە ینی تەقریبا بەشدار مادوو بنێ شپاشم کرد بەڵام کۆتاییەکە ینی
نەگەشتم بەو ئاستەی کە باسمان دەکرد جا پێم وابوو هەندێک تەکنیکی غەڵەت هەبوو بە خۆم ینی تێدا کردوم هەڵەکە لە خۆمدا بوو جا ئێستا ینیش لەو کاتی شۆ تقریبان کە تەواو بووین وازم لێ هێنا ینی هیچ ڕاهێنان و شتێکم نەکرد جا ئێستا بەشداری ئەم ئاسی پێشکەوتۆ بکەین سوی تەواویمان دەبێت یاخودنا چونکە بەڕاستی ینی هەست دەکەم مشکم زۆر خراپ بوو ینی ئەم ساڵ کە مەرحەلە سێکۆلژ بووم لە بایۆلۆجی ینی زۆر خراپ بووم لە امتحانەکانیشتم هەتا دوو دەرسم چۆ خولی دوو نزیک دەرسێکیان 5 ڕۆژم بۆ دانا ینی پێم وابوو نەمتوانی دەرسم لەو دەرسێ ینی زۆر خۆمماندی کرد ینی چونکە لە بیر چوونەوە جاروە پێناسەکان دوو ڕێز بوو چەندم لەبەرە کرد لە بیرم دەچۆ ینی لە ناو امتحانە ئەمزانی پێناسەکە چییە و لە کام لاپەڕێەوە بەڵام نەمەتوانین وشەکەم بەبیر خۆم بێنەوە بینوسم جا لەم ئاسی پێشکەوتووە سوودی بۆم دەبێت توانم ینی من بەڵێم خۆی لە ڕاستیە ئەم پێشکەوتووە بەشێکی ڕاهێنان و ئەرکی ڕۆژانە دیاری کراوە بە تایبەتی بۆ لەبەر خاتری ئەو کەسانی کە پێشتر چالاکردنەوەیان کە خوێندووە ئیتر بە هەر هۆیەک بووە نەیانتوانیەوە بە جددی لەگەڵ چالاکردنەوە کا بڕۆن ئێستا لە بەشە پێشکەوتووەکە ئێمە ئەمانەوێ شتێکیان بۆ بکەین قەرەبووی ئەویان بۆ بکاتەوە بەڵام ئەگەر کاکزانیار بێتە خەت من داواکاریەکم هەیە کاکزانیار ئازێت کێشین بەڵێ کاک زانیار داواکاریەکی من ئەوەیە بەڕێز ئاماکەکەتان توان بکەنەوە داواکاریەکی من ئەوەیە کە ئەو بەڕێزانەی کە پێشتر چالاکردنەوەیان خوێندووە و ڕازی نین لە خۆیان لەوەی کە بەڕێکپێکی خوێن دەبێتیان من داواکاریم ئەوەیە کە ئێوە هاوکارێک دابنێن کە هەفتانە ئەرک و واجب و تەمرینیان با بەسەرە بە شێوەیەکی زیادە بۆ قەرەبووکردنەوەی چالاکردنەوەی کە خوێندویانە فکرەکەم گەی کەواتە ئێمە لێرەوە بتوانین یارمەتی هەموو ئەوانە بین کە چالاکردنەوەیان خوێندوو بەڵام لە ئاستی پێویستە ئیسفادیان لێ نەکردووە ئیتر بە هەر زروفێک بوو بێکتا بۆیان هاتۆتە پێش لێرەوە بتوانین تەمرینیان پێبین ڕێنماییان بکەینەوە و لە ماوەی ئەو 10 هەفتە هاوکار دەستوان وەکو مڕاتعەی ئەوەی پێشویان بۆ بکرێتەوە ئینشاءڵڵا سلامت بی کاک محەممەدیان کەواتە بەشدار بە ئینشاءڵڵا بە هەموو شێوەیەک هاوکار دەبین بەڵێ نیڤیار فەرموو السلام عليكم مامۆستا گیان عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله لە خزمەتتان پاستەکەم بۆی کە وەرگرتم بۆی کە قسە بکەم ئەوەی ڕاستی بم من پۆلی 12 ئیشەڵڵا بەشداریم لە کورسی هاوی نەکردووە لە لای مامۆستاکان لە پەیمانگا ئەمە نمونەیەکی باش بەدەستبێنم و من نامەوێت بەشداری کورسی چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 بکەم تەنها ئەمەوێت بەشداری چالاکردنەوەی مێشک بکەم تۆ ئەزانی بەشداری چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 جیاوازیەکی چییە لەگەڵ بەشداریکردن بۆ چالاکردنەوە بە شێوە ئامەکی ئەو نیزانیاری من لەسەریم هەبێت ئەوەیە کە منهج تێگەڵ بە منهجەکەیە نا با من بۆ بڕۆنکەمەوە بەڵام مامۆستاگیان چالاکردنەوە بۆ پۆلی 12 هەموو ئەوە ئەخوێنن کە عامەکە ئەی خوێنن باشە بەڵام سەرڕای ئەوە من و دکتۆرە شایستە کە دکتۆرە شایستە زمانێک یادگە فێر بووە توانیوێتی تەطبیقی کە و توانیوێتی سەد بێنێ و کۆلێژی پزیشکی گشتی وەری بگرێ و من و دکتۆرە شایستە پێکەوە ڕێنمایی بەشدار بوو ئەکەین هەتا 40 ڕۆژەکە ڕێنمایی ئەکەین لەسەر چۆنیەتی سعیکردن لەسەر چۆنیەتی لەبەرکردن تەنانەت نمونەی چەندین نمونە لە منهەجی ئەحیا ئەدەبی کوردی ئەدەبی عەرەبی ئەدەبی بابەتی ئینگلیزی هەموو ئەمانە کە لە هیچ شوێنێک ناوترێتەوە ئێمە ناچین فیزیا و کیمیا بڵێنەوە ئێمە باس لەوە ئەکەین کە ئەم چالاکردنە چۆن تەطبیقی ئەکەی بۆ دەرەجەهێنان بابەتی زۆر گرنگی تایە کە ئەگەر لەبەر ئەوە نەبووە نمونونەکە لەسەر پۆلی 12 من ئەموت کە تەلەبەکانی زانکۆش ئەوە بخوێنن چونکە من و دکتۆرە شایستە چەندین محازەرەمان وتۆتەوە لەسەرەوەی کە چۆن سعیەکەین بۆ ئیمتیحان چۆن مێشکت وەری ئەگرێت چۆن شتەکان تەطبیقەکەی یعنی جیاوازە لە منهەجی خۆ ئامادەکردن بۆ دەرسەکانی پۆلی 12 ئەوەی ئێمە زۆر جیا هیچ لەوانە ناچێکە لە شوێنانی ترەوتێتەوە بەڵام هاوکات
لە ئاوات ئەکادمی ئێستاکە دەرسی فیزیا و کیمیا و بیرکاریمان هەیە و پرۆگرامێکی کەشمان هەیە بە ناوی باشترین ئامادەکاری بۆ پۆلی 12. ئەمە شتێکی کەیە و ئەم چالاکردنەوە بۆ پۆلی 12 شتێکی ترە. بەڵێ مامۆستایان ئەی بەڕای تۆ کامیان باشترە بۆ پۆلی 12 من یعنی بۆ ئێستای من کە بەشداری تۆ چالاکردنەوە ئەخوێنی باشە بەڵام چۆن فێر ببی تطبیقی کەی لەسەر منهەجەکەت. ئێسێمە ئینشاءڵڵا بە ئەم ماوەیە امتحاناتی پۆلی 12 تەواو ببێ نەتیجە بێتەوە بزانین چیمان کردووە لەو تەلەبانە. یعنی جیاوازیەکە ئەوەیە لە تایبەتەکەی پۆلی 12 نزیکەی 40 سەعاتێک 50 سەعاتێک من و دکتۆرە شایستە بەس دەرسمان وتوەتەوە لەسەر چۆنێتی فێربوون، لەسەر چۆنێتی سعیکردن، لەسەر چۆنێتی خوامادەکردن بۆ ئیمتیحان، لەسەر ڕێنمایی تایبەت بە تەنانەت خشتە و فریاکەوتنی دەرسەکان. ئەم کۆرسەی کە ئەڵێم 30 سەعاتە سەرەڕای هەموو چالاکردنەکە، یعنی سەرەڕای ئەوەی کە چالاکردنەکە بە مەزبوطی ئەخوێنرێ اینجا ئەم کۆرسە چڕ و پڕەش ئەخوێنرێ و یەک مامۆساش بەردەوام سەرپەرشتیان ئەکاوە بەردەوام وەڵامی تەلەبی پۆلی 12 ئاەتەوە و ئێمە تا ڕۆژێک پێش ئیمتیحاناتی پۆلی 12 لەگەڵ ئەم تەلەبانە بەردەوام بووین. یعنی هەیە 5-6 مانگ لەمەوە پێش دەوری چالاکردنەکە تەواو بووە، ئێمە حتا پێنجشەمەی ڕابردوو لەگەڵیان بووین. بەڵام مامۆستا دەست خۆش بێت ڕابردووتان شایەتی لەسەرەوەیە خوێندکارەکانتان شایەتی لەسەرەوەیە بەڕاستی پرسیار تەلەبەکانتان کردووە وتیان زۆر ڕستی جەنابتیان کردووە لەگەڵ کۆرسەکانە و من شتێک 2 ساڵ بەر لە ئێستا زۆر باش بووم بەڵام ئەم 2 ساڵە بەڕاستی هەتا پێناسەیەکم لەبەرە کرد زۆرمانەوە بوو و شەوی ئیمتیحان بەلایانی کەمەوە ئەگەر 5 بەند داغڵ بۆیە بۆ ئیمتیحان من 2 بەندیم نەئەکرد فریان نەئەکەوتم بەڕاستی. ئێستا پۆلی 12 منهەجەکەی زۆر زۆرە ئەمەوێ هەر هەمووی کۆنتڕۆڵ بکەم بەڵام ناتوانم یعنی هەتا وەکوێستش کە بەشداری کۆرسم کردووە نیوەی کۆرسەکە ئەچم دووبارە لەگەڵ کەوتوەکانە کە خولی دووارەیان بۆ ئەکرێتەوە ئەچم لەگەڵەوانی شایکەم لەبەر فریان نەکەوتم کۆنتڕۆڵی بکەم بۆیە تۆ ڕێنمایی چیە بۆ من؟ ئێمە تەلەبەی 12مان هەیە کاتێک کە لە وەرزی یەکەمی پۆلی 11 بوو بەشداری کرد تەلەبەیەکی زۆر زۆر زیرەکە ئەم ساڵ بەتەمامێشێک بێت لەوانەیە کە دەرەجەی زۆر باش بێنێ لە پۆلی 12 لە پۆلی 11 دەرەجەکانی 97 و 98 و 96 بوو کە چالاکردنەوەی لای ئێمە خوێن دەرەجەکانی فەرقی کرد بەڵام چۆن 98 ئەبێ بە 99 بۆ نمونە 96 ئەبێ بە 97 و 98 سیرەکی فەرقەکە کەمە بەڵام زۆر زۆر مهمە ئەمە زیرەکترین تەلەبەیە. من مقابلەم کرد وتم جیاوازی ئێستەی تۆ ئەو کاتە چیە هینەکەی بۆ ناردم خشتەی چی پێڵەن کارتی سەری ساڵی بۆ ناردەبووم بۆ دەستخۆشی کردبوو ئەمنیش وتم تۆ دەرەجەکانت فەرقی کردووە سپاس بۆ خوا بۆ نمونە 98 بووە بە 96 ئەوانە بووە بە 98 ئەوانە بەڵام ئیتر تەلەبەیەکی زیرێکی وەکو تۆ ئیتر خۆی قابلە 105 بێنێ هەر ئاوای فەرقەکەوە نییە مەسەلەن 90 کردبوو بەسەڵ. وتم جیاوازیەکە چییە؟ وتی من پێش چالاکردن هەموو ڕۆژێ 4-5 سەعات 6 سەعات سعیم کردووە. وتی ئێستاکە لە دوای چالاکردنەوە من 2 سەعات سعیەکەم فریای هەر هەمووی ئەەکەوم. ئەمە گەورەترین دەستکەوتە بەڕاستی تۆ بۆ نمونە شەو ڕۆژ سعی بکەی اینجا 98 و 97 بێنی بەڵام واو لێ بێ ئەم جارە 99 بێنی بەڵام تەنها 2 سەعاتیش سعی بکەی کەواتە چالاکردنەوەی پۆلی 12 ئەگەر بیخوێنی ئینشاءڵڵا زۆر زۆر ئیسفادەی لەیەکی کاتێکی زۆر زۆرە بۆ گەڕێتەوە دەرەجەکان زۆر بەرزە بێتەوە و ئیتر بە شێوەیەکی گشتی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە خۆت چەنێ زیرەکانە ڕێنمایەکان تەطبیقەکەی تەمرینەکان جێبەجێیەکەی. دەست خۆش بە مامۆستایان لە کاتم کردی زۆر سپاس سەرکەوتوبی ئەمانەتی خوارد. بەڕێزان تەنها ئەم دوو بەڕێزە وەرئەگرم دڵنیا عەلی لەگەڵ محەممەد جەبار و پاشان خواحافیزیتان لێ یەکەم. دڵنیا عەلی بەڵێ فەرموو. السلام عليكم مام سەگیان. عەلیکم السەلام. باش مام سەگیان. سپاس بۆ خوا مەمنون. مام سەگیان ویستم هەنێشت بڵێم سەبار بەیادگەی پێشکەوتوو باسی ئەو سوودانە بکەم کە وەرم گرتووە چەند خاڵێکی کەم. سپاس دەکەم فەرموو.
ڕاستی لە یادگی پێشکەوتووە الحەمدولillah ئەوەندە سوودمان وەرگرتووە کە بەڕاستی ناتوانین لێرە هەر هەمووی باس بکەین. تەنها چەند خاڵێکی کەم باس دەکەم کە بە تەواوی لە ژیانی خۆمان ڕەنگی داوەتەوە و کاریگەری زۆر باشیە بووە. سەرەتا ئەتوانم بڵێم بیرۆکەی سەرەکی خولەکە ئەوەیە کە پێمان ئەڵێ فێر ببین چۆن فێر ببین و چۆن سەربەخۆ بین. بۆ نمونە کە زانیاریەکمان لەبەردەست بێ ئێستا زانین چۆن بە شێوەیەکی جوان لێ تێبگەین و چۆن جێبەجێ بکەین، چۆن شیکاری و هەڵسەنگاندنی بۆ بکەین. یعنی هەموو ئەمانە واکەن زانیاریەکە چۆن ئەڵێ ڕۆحی بێتەوە بەر ئەوەندە سوودبەخشیەکەن. ئەمانش هەمووی بە جوانی و بە وردی لە خولەکەیە باس ئەکرێت. و خاڵێکی زۆر گرنگ بۆ من بابەتی جێبەجێکردن بوو. ئەو قەناعەتەی کە بۆم دروست بۆ بە جێبەجێکردن زۆر سوودم لێ بینیوە. ئێستا زانم جێبەجێکردن چەند گرنگەوە بێت جێبەجێکردن سوودێکی وها بەدەست نایە. هەر لەبەرەمەشە الحەمدولillah ئێستا زۆر تاکید لەو خاڵەکەم و کاری لەسەرەکەم. بێگومان ئەم جێبەجێکردنش بەپێی جۆری زانیاریەکە ئەگۆڕێت. ئێستا کە شتێک فێرە بم هەوڵ دەدەم خۆم جێبەجێ بکەم و کەسانی تریش فێر بکەم. زۆر جار دێم بۆ ماڵەوەی باس دەکەم کە ئەمەشی کێکە لە ڕێگا زۆر باشەکان هەم بابەتەکە چەسپێ لام و هەم چێژی تایبەتیشی هەیە بەڕاستی. و خاڵێکی ترکە پێم خۆش و باس بکەم ئەوەیە کە لێرە بە تەواوی کار لەسەرەوە کرێت کە بەشداربوو سەربەخۆ بێ. الحەمدولillah ئێستا زیاتر ئەتوانین سەربەخۆ بین لە گەڕان بە دوای زانیاری و ئامادەکردنی بابەت و سیمینار و راپۆرت و ئەمانە هەمووی ینی ئاسانکاریکی باشمان بکرا و زیاتر ئەتوانین سەربەخۆ بین بە شێوەیەکی جیاواز لە پێشتر ئەتوانین راپۆرت و سیمینار و ئەوان ئامادە بکەین. و خاڵێکی تر کە پێم خۆش و باس بکەم باسی ستایلەکانی فێربوون جۆری کەسایەتیەکان. من خۆم عادەتم وایە کە زۆر هایلایت و هەڵکاری ئەو شتانم بەکارهێنا لە کاتی ساڵیکردن و ئەوانەیە و زۆر لام قرس و بێ ئەوانە ساڵی بکەم. بۆیە زۆر کاتاوڕێکانمان ئەم شتانە زیادن و پێویست نین. یعنی منش پێم سیر بۆوانت چۆن نتوانن ئاوا بە سادەیی ساڵی بکەن، بەس من ناتوانم ئاوا ساڵی بکەم و هەر تاقەتشم نییە بۆ شوێ سەیری مەرجەمەکە بکەم. بەس ئێستا لە جۆری کەسایەتیەوە ئەوەم بۆ ڕوون بۆت و زۆر شتم بۆ ڕوون بۆتەوە. ئەمانە هەمووی پێویستە بە جۆری کەسایەتی ئەمەوە و ئەم بابەتەش یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی فێر ببین، ینی فێربوون بە شێوەیەکی باشتر و ئاگادارانتر فێر ببین. ئەمەش گرنگی زۆری هەیە و زۆر بە گرنگ ئەزانم کەم بابەتە زیاتر کاری لەسەر کرێ بۆ نەئێستا کە من ئەزانم کەسێکی بەسەریم زیاتر لەسەری بخوێنمەوە و لێ شارەزا بم تا سوودی زیاتر ببینم. و جگە لەمانەش هەموو بابەتەکانی تر زۆر بەسوودن، هەر لە فراوانکردنی بازنەبیرکردنەوە و پرسیارکردن و تێگەیشتن و هەموو ئەمانە بە سوودی خۆیان هەبوو باس کراون. هەروەها خاڵێکی تر ماڵی بەهرەدارن یەکێک بۆ لە بابەتەکان کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگ بوو کە سێ خاڵی زۆر گرنگی تیا باس کرا. ئەم سێ خاڵە پێویستن بۆ کەسێک کە بێ بەهرەمەند بێ و هەموو بابەتەکانی تریش وەکوتم بە سوود بنەوە هۆکارێکی باش بوونە بۆەوەی ئاستی زانستی و فکری ئێمە بەرەو پێش بچێت. اینجا تەمەن باقی بێ ئینشاءالله لە گروپەکانی داهاتوو بەشدارە بمەوە چونکە وەکو وەڵێن ئەپدەیتێکی باش کراوە و زۆر دەستخۆشیمان هەیە بۆیەوە مامۆستاگیان چونکە زۆر ماندوو بوون و اینجا دڵنیابن ماندووبوونتان بە زیایە نەچووە و دوعای خێرمان بۆتان هەیە بەردەوام و هەر لە سەرکەوتنی زیاتر و زیاتر بتانبێن ئینشاءالله. زۆر سپاس دڵنیا خان، دەستەکانە خۆش بێ. من زۆر خۆشحاڵم کە پرۆگرامەکەچێکی سوود و ڕەزامەندی ئێوەیە. هیوادارم ئینشاءالله ئێمە لە گروپی دووەم بتوانین گۆڕانکاریشی گەورە بکەین و گروپ لە دوای گروپ ئەمانەوە گرنگیشی زۆر تایبەت بین بە چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوت. ئەڵێ یەک پرسیارم هەیە، ئایا با کاک هەڵکەوت وەرتەگرم ئینشاءالله با کاک محەممەد یەکەم جار جواب بەمەوە. کاک محەممەد جەبار بەڵێ فەرموو. سلام علیکم. علیکم السلام. سەرچۆن باش مامۆستا؟ مەمنون، زۆر سپاس لە خزمەتتان. سلامەت بێ ئەخوا. تەڵەبێکی پۆلی 11 ئەم سال بووم بە پۆلی 12. ئەمەوێت بەژاری چالاکردنەوەی مێشک بکەم، بەڵام ئەوەی لەگەڵ نەبێت کەوانەکانی پۆلی 12 لەگەڵایە. ئەتوانم بەژاری بکەم؟ کاک محەممەد گیان، وانەکانی پۆلی 12 مەبەستت فیزیا و کیمیا و بیرکاریە؟ بەڵێ ئەوانەی لەگەڵ نەبێت. ئەوە ناوی چالاکردنەوە نییە، ئەوە ناوی باشترین ئامادەکاریە بۆ پۆلی 12. ئەوە پرۆگرامێکی ترە. چالاکردنەوەی مێشک تایبەت بە ئامادەیی تایبەت بە پۆلی 12 لای ئێمە چۆنە؟ هەموو چالاکردنەوەی مێشک ئەخوێنرێ، سەرڕای ئەوە یەک کۆرسی دوور و درێژمن و شایستە لەگەڵتان ئەبین تا 40 ڕۆژەکە ئینشاءالله بە ئامانجی ئەوەی کە زۆرترین دەرەجە بێنن. سپاس بۆ خوا. جارەکانی پێشوو
چەند گروپێکی بچووکمان هەبوو بۆ پۆلی 12 بەڵام ئێستاکە 100 کەسی ڕێک ئەم مانگی ڕابردوو ئەم لەم مانگا بەشداری کردووە لەبەرەوەی کە هەمویان بیستویانە کە چ گۆڕانکاریەک ڕوویاوە لە تەلەبەکانمان ئەوانەی کە لە پۆلی 12 بوون و بەشداریان کردووە ئینشاڵڵا ئێمە چاوەڕێی نەتیجەکەین بابێتەوە کەواتە تۆ ئێستاکە تۆ دوو پرۆگرامت لە بەردەمایە باشترین ئامادەکاری بۆ پۆلی 12 دەرسەکانی فیزیا و کیمیا و بیرکاری ئەمە پشتێکی جیاوازە لەگەڵ چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی ئامادەی 12 چییە؟ وەکوتم چالاکردنەوە هەمووی ئەخوێنی سەرڕای ئەوە ئێمە نزیکەی 40 سەعات دەرست پێڵی من و دکتۆرە شایستە لەسەر شێوازی تەطبیقکردنی چالاکردنەوە لەسەر منهەج ئەگەر تۆ ئەمە نەخوێنی پێچێ زۆر یعنی بەو ڕادێ ئیسفادەی لێ نەکەیت بۆیە پێشنیارەکە بەشداری چالاکردنەوەی مێشک بکە ئامادەیی بەشداری ئەمە بکە کە ئینشاڵڵا زۆر زۆر ئیسفادەی لێک عملی پێنجشەمەی ڕابردوو من تەلەبەم کۆ کردوتەوە تەکنیکی عملیم پیاون لەسەروەی چۆن زاڵەبی بەسەر ترسی کاتی تاقیکردنەوە ئەمە بۆ خۆی دەرمانە یعنی ئەمە یەکێکە لە شتە زۆر زۆر گرنگەکان و تەلەبەر زۆر زۆر ئیسفادەیان لێکرد فیدباکم وەرگرتەوە یەکسەر یعنی ئەمە شتێکە کە لەوێ ئەخوێنرێ بەڵام لە چالاکردنەوە عامەکە ناخوێنرێت بەنسبەت گروپی نوێ هەڵە نەبم کۆتایی ئەم مانگە وابزانم 25 مانگ لەو کاتا دەست پێەکەم 25 دڵنیانی 26 یان 25 ئەو مەگەر لە پەیجەکە بپرسی بەڵێ مامسا لەو بنارەکەی کەشەوەی هەفتەی ڕابردوو پێم وتی ئەمێ قسە لەگەڵ تۆ بکەم بە تایبەتی کاک محەممەد ڕاستە با من پێت بڵێم کە ئەو ڕۆژە نازانم بۆچی هەرچی گەڕام لە تەلێگرام وتم بۆ نامە بۆ بنێرە نەتنار ئیتر دوایش نەمبوو ئەکرێ بینێریتەوە آخر من کەسێک ئەکاونتێکم دۆزیەوە بەس هیچ نامەی نەنووسی بوو لەوەچە تۆ بوو بیت ئەکاونتەکەی من ناوی محەممەد جەی محەممەد جەی ڕەسوول محەممەد جەی ڕەسوول وە ئەها دەستخۆش ئەوە ئێستا وەڵام مایتەوە بەسەر چاوم با دوای وێبینارەکە لە خزمەتە سەلامەتی هەر بژیت سەرکەوتوبی آخر تێست وەرەگرم کاک هەڵکەوت حوسین کاک هەڵکەوتیان پرسیارت هەبوو باەکم جار وەڵامی ئەو پرسیارە بەمەوە ئەڵێ ئایا چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 هەمان شتی خولی چالاکردنەوەی مێشک ئامەکەیە بەس کۆرسێکی زیاتری تێدایە بۆ پۆلی 12 بەڵێ بەڕێزم چالاکردنەوەی مێشک بۆ پۆلی 12 هەمان چالاکردنەوەی مێشک بۆ ئامەکە ئەخوێنرێ زائیدەن نزیکەی 40 سەعات لە ڕێنمایی جێبەجێکردنی چالاکردنەوەی مێشک لەسەر منهەجی پۆلی 12 لەسەر خۆ ئامادەکردن بۆ ئیمتیحان لەسەر دەرەجە هێنان و پێم وایە منهەجێکی زۆر پێرفێکتە کاک هەڵکەوتیان من تۆم خۆت ئەنمیوت کە و قسە بکە ئەگەریش ناتوانی بۆم بنووسی لە خزمەتە من ئەنمیوتت دەکەم بەس خۆت ئەبێ مایکەکەت بکەیتەوە تۆش یعنی وەسە من ئیجازەم پێیاوی بەس تۆ بێ خۆت مایکەکەت بکەیتەوە ئەگەر بۆت ناکرێتەوە بۆم بنووسە پێشەوەی دایخەمەوە بە وەڵامی جەناب بدەمەوە ئەی چی بکەین خۆت ئەنمیوت کە دەست بە لە مایکەکەت بەڵە فەرموو بەڵێ ئێستا توانین قسە بکەین دایمە خەرەوە یەک جار دەستی لێە السلام عليكم عليكم السلام سەرچاو فەرموو ئەلو گیان ئێمە گوێمان لێتە فەرموو والله استاذ ڕاستی زۆر کەم بەرداری
يعني زۆر باس ئیسپادیان لێ کردە ئەو لە گروپ ئەانە باسێ بەس ویستم يعني شوازی ئەوەکەی چیان لەسەر بەرنامەکە ڕێی لەوە يعني لەو وارەی يعني لەسەر کتابە صوتت واضح نییە کاک هەڵکەوت من هیچ تێ ناگەم بەس لەوەی بوو لە بەرنامەکەی ئەو بەرنامی چالاکردنەوەی مێشک لەسەر چ ئەوەکە ڕۆ يعني لەسەر کتێبە ڕۆی لەسەر چ ئەڕۆ يعني مەبەستت لە دەرسەکانی منە مەبەستت لە پرۆگرامەکەیە مەبەستت چییە مەبەستم لە پرۆگرامەکەی بەڵێ مەبەستت داخل لە چالاکردنەوەی مێشک ئاستی پێشکەوتوو یان چالاکردنەوەکەی کە ئێستاکە هەیە عامەکە وەڵای وسات ڕاستی ئەمن بەخۆم تەڵەبەی کلیمە لە قۆناغی یەکەمەوە ساڵ يعني دیسان چیمەوە گەر ناخۆم پریزی بەشی شیکاریم تاغیگە بەڵێ کاک هەڵکەوتجان ئێمە بۆ معلوماتی جەنابەت من لە ساڵی 2004ەوە کۆرس ئەڵێمەوە لەسەر مێشک و یادگە و ئەگەر بڵێ ئەی خۆم کەی دەستم پێ کردووە لە ساڵی 1996ەوە من خەریکی بابەتی سایکۆلۆژیا و مێشک و فێربوونم و لە 2002ەوەم سیمینار پێشکەشەکەم لە 2004ەوە کۆرسم هەیە لەم بوارە لەو ساڵانەوە تا ئێستاکە من ئەتوانم بڵێم ئەم پرۆگرامی خۆمە ئیسفادەم لە سەدان سەرچاوە کردووە کە بە درێژایی ئەو 20 ساڵە من مطالعەم کردووە و تەطبیقم کردووە ئەزمونم وەرگرتووە واتە کتێبێک نییە بڵێم وەڵا ئێمە ئەم بابەتەی خوێنین لەسەر فلان کتێبە ڕۆین هیچ کتێبێک هیچ سەرچاوەیەک نییە لە دنیا ئەم شتەی تیابێک ئێمە لە چالاکردن هەمانە بەڵام بابەتەکانی چالاکردنەوە و یادگا ئەکرێ بەش لە هەندێک کتێب لە هەندێ سەرچاوە هەبێت ئوستاز مەبەستمەوەی نەبیانی لێن منەخوانەکە بەبەستم ئەوەیە کاک هەڵکەوت نا من لە پرسیارەکەی تۆ تێگەم بەس ئەمێ پێت بڵێم کە ئەم منهەجە لەبەر ئەوەی جوهدێکی شەخسی و 20 ساڵە خەریکین وەکو هی خۆمانی لێ هاتووە ئەوە نییە بڵین وەڵام منهەجێکمان هەیە لەسەر ئەو کتێبە ئەڕین باش مەبەستم ئەوەیە تەواو دەست خۆش بیت لە بۆ نمونە ینی لۆ کەسێکی من لە قۆناغی یەکەمەوانە بم ینی پێویستە بەشدار کامە ئەوەی کەمەوەی پێشکەوتیانەوەی نا پێشکەوتۆکە ئەبێکم جار چالاکردنەوە بخوێنی واتە تۆ وا باشە بەشداری چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە بکەیت ئەو پرۆگرامەش ئینشاڵا کۆتایی ئەم مانگە دەست پێەکە و دەیان ئێستاکە دەیان و سەدان تەلەبەی جامیعە و مامۆستای جامیعە تەلەبەی ماستەر پزیشک مهندس یعنی تایە بەشداریان کردووە ئێستا چیمان کردووە قۆناغی بنەڕەتیمان هەیە قۆناغی ئامادەییمان هەیە سەروی قۆناغی ئامادەییمان هەیە بە سەدان مامۆستا بە سەدان دەرچووی زانکۆ قوتابی زانکۆ لە بەشە جیاوازەکان ئێستاکە بەشدارن حالیان گروپی پێشوو کە دەستی پێکردووە لە مانگە نزیکی 340 کەس بەشدارن 240 کەسیان ئیتر هەیەە پرۆفیسۆرە یعنی ئوستازی جامیعەی بەشداری کردووە باش ئوستازەری ینی کەسەکان بەپێی تەمەن یان خوێندنەوەوانە جیان ناکرێنەوە یان هەمووی بەڵێ جیاکرێنەوە ئێستاکە ناڵێم قۆناغی بنەڕەتیمان هەیە 1970 قۆناغی ئامادەییمان هەیە 10 11 و 12 قۆناغی عاممان هەیە عامەکە تەلەبەی جامیعی تایە مامۆستای تایە دەرچووی زانکۆی تایە و خەڵکێکشی تایە کە زوو مەکتەبی تەرک کردو بەڵام ئاستێکی هەیە بۆ نمونە هاتووە بەشدارەبێت باش دەست خۆش وستاد بەس وەڵی شاد یەک سەرنجیریم هەبوو گیان فەرموو ساری کۆرسەکەی زۆر گران نییە ئێمە بەشداربوومان هەیە کاک هەڵکەوت بەشداری پرۆگرامی کردووە نزیکەی 2000 دۆلاری سەرف کردووە بە ئیعترافی ئەو نەک بە ئیعترافی خۆمان بە ئیعترافی ئەو ئەم پرۆژەی ئێمە چەند قاتی ئەو پرۆژە عالەمیانەیە کە بە 1000 دلار و 2000 دلار پارە وەرەگرن یعنی دڵنیاتەکەم بەشداربوومان هەیە چووە لە کۆرسێرا لەسەر یادگە کۆرسی خوێندووە یان چووە لە یودێمی کۆرسی خوێندووە ئینگلیزی ئەزانێ
مثلەن دکتۆرمان هەیە چووە لە یودێمی و کۆرسێرا کۆرسی خوێندووە هاتووە لێرە ئەمەی خوێندووە ئەڵێ مامۆستا ئەوەی لێرە هەیە لە پرۆگرام عالەمیەکانە نییە سوپاس بۆ خوای گەورە ئەمە فەزلی خوای گەورەیە کە ئێمە پرۆگرامێکمان هەیە لە هیچ وڵاتێکی دنیا بە هیچ زمانێکی تر دەست ناکەوێت بەڕێزان یعنی دڵنیاتانەکەم و ئەگەر بەراوردیکەین زۆر هەرزانترە یعنی بۆ نمونە پرۆگرامی تۆمارکراو هەیە لە شوێنان لەمەی ئێمەترە کە 10 هەفتە ئەو هەموو کۆرس و بابەتی تیا خوێنرێت یعنی من دڵنیاتە نەگران نییە بگرە زۆر سیعرەکە گونجاو و تا ئێستاکە کاک هەڵکەوت بوومان نییە خوێندبێتی وتبێتی گرانە بەس کەسێک وا ئەزانێ گرانە کە نەی خوێندووە یعنی عەجیبە تۆ کە خۆشت بەشداریت کرد دوای 4-5 هەفتە قەناعەتەکەی کە ئەم پرۆگرامە زۆر شایانی زیاترە یعنی ئەوە سپاس بۆ خوا دڵنیای و چەندین جار ئێمە ڕاپرسیمان کردووە ڕەزامەندی بەشداربووان لە کۆرسەکە لە 100% یعنی باوەڕ ناکەم کۆرسێک هەبێ لە دنیا تۆ فۆرمی ڕاپرسی بنێریتە بەردەست بەشداربووەکان بەبێ ناونووسینی خۆیان پێی بڵێ ئایا تۆ ڕازیت لە پرۆگرامەکە بە تەواوەتی هەمووی بڵێ بڵێ یعنی ئەمە سپاس بۆ خوا سەرکەوتنێکی زۆر بێوێنەیە کە من بە فەزلی خوای گەورەیە زانم لەوە چێت تەنها جوهدێکمان کرده بێ بەڵام هەمووی فەزلی خوای گەورەیە ئازایەتی ئێمە نییە بەڕاستی تقلیدیوانە نییە بەس ئەقل کە دوو پرسیاردی نییە یەکێک ئوستاز کاتی کۆرسەکەی کەنجی یعنی ئەمن لەوانێ بەس بەیانیان بتوان بەشداری بکەم لۆ نمونە لە ئێستا بڕیارمان وانییە بەیانیان کۆرسمان هەبێت چونکە بەڕاستی زۆربەی خەڵک بەیانیان بووی ناکرێ بەڵام ئێمە چیەکەین ئێمە هەموو دەرسێکە ئەخوێنرێت تۆماری ئەەکەین ئەیخینەوە بەردەست بەشدار بووەکە واتە تۆ ئەگەر دەرسێک ئامادە نەبووی ئەم دەرسە تۆمار ئەکرێ 1-2 ڕۆژێ دوای ئەوە ئەخێتە بەردەست کۆرسەکە چەند دەخاین ینی بەشداری بکەم هەر کۆرسەی چەند دەخاین کۆرسەکە خۆی کۆرس نییە پرۆژەیە چەند کۆرسێک ئەگرێتە خۆی 10 هەفتە ئەخایەنێت تۆ ئەبێ لە ماوەی ئەو 10 هەفتەیە هەفتەی 3 جار هەر جاری 2 سەعات بیتە خەت و لەگەڵیشیە دەیان و سەدان سەعات منهەج ئەخرێتە بەردەست ڕۆژانەش تۆ ئەبێ لە کاتی تریش خەریکی گوێگرتن بی تەماشاکردنی دەرسەکان بیت خۆ ئامادەکردن بی بۆ ڕاهێنانەکە کاک هەڵکەوت ئەگەر بکرێ ئەگەر سەماعەت پێ سەماعەکە لابێ چونکە خشەکە گوێم لێت نییە ئوستاز ئەفم کە وەڵایی کێشەی موبایلم باش نییە لە خزمەتە لۆی ئەگەر لۆ نمونە لە ئاستەکی بنەڕەتی بگێ ئاستەکی ئەدڤانس چەندی پێویست ینی چەند کاتی لۆی تەواوی خولەکە تەواوی ینی کە بەشداری طبعا بۆ تەلەبەیەکی جامیعە وەکوتم پرۆگرامەکە 10 هەفتەیە ئەگەر 10 هەفتەکە بەجددی لەگەڵمان بی و دوای ئەوەش بتەوێ ئاستی خۆت بەرزکەیتەوە هەر ئەتوانی ڕۆژانە تەمرینکەی مطالعە بکەی جێبەجێکی بەسەر منهەجەکانی خۆتە تەلەبەیەکی زۆرمان هەیە تەلەبەی کۆلێژە پزیشکیەکان کە تەطبیقی ئەکەن لەسەر منهەجەکانی خۆیان نەنا بە پێچەوانەوە دەستخۆش بۆ پرسیارەکانت زۆر پرسیارەکان گرنگ بوو وەسپاس بخوا وەڵام مانایەوە سەلامت بی بەڕێزێک بەناوی زەینەب نووسیتی ماوەسا ئەگەر نەتوانی بەشداری زوومەکە هەمووی بکەیت بەڵێ ئێستا ئەم وێبینارە ئێمە تۆمارمان کردووە ئەم تۆمارکراوە ئینشاءڵڵا دائەنێنەوە ئەمە یعنی دەرسەکان بەجددیتر هەمووی تۆمارەکرێ و هەمووی ئەخرێتەوە بەردەست بەشدار واتە تۆ ئەگەر دەرسێ نەتوانی ئامادەبی ئینشاءڵڵا بە تۆمارکراوی لەولاوە بیخوێن دەستەکان خۆش بیستە زۆر مەمنونم سەلامت بی کاک هەڵکەوتجان سەرکەوتوو بی سپاس ئەڵێ مامۆستا من خوێندکاری زانکۆم وە خوشکێکم لە 12 ئەگەر بەشداری فۆلی چالاکردنەوەی مێش بۆ پۆلی 12 بکەم بۆ منێکی تەلەبی زانکۆ سوودی دەبێ ئەی طبعاً بە دڵنیاییەوە سوودیە بێت چونکە دەرسی زۆرتری تایە 12کان
بەڵام ئێمە نامانێ بیکین بە ئەرک بەسەر خەڵکی ترەوە بووی کابرا 12 تەواو کردو لەو چه تااقەتی نەبێت کە لەوە چه تااقەتی نەبێت گوێ بگرێت لە دەرسێک باسی چۆنێتی تەطبیقکردن ئەکا بەسەر ئەحیایان ئەدەبی کوردی. ئازیزان و خۆشەویستانم لێرە ئێمە کۆتایی بابەتی ئەم شەومان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشاءالله بەم زوانە چالاکردنەوەی مێشک بۆ ئاستی پێشکەوت و دەست پێەکە و چالاکردنەوەی مێشک عامەکە و پۆلی 12 پۆلەکانی بنەڕەتی و پرۆژەی تایبەت بە فێربوونی عەرەبی عێراقی، پرۆژەی تایبەت بە بزنس لیدەر کە تایبەتە بە بەڕێوەبردننی کار، هەموو ئەم پرۆژانە لەم مانگە دەست پێەکەن. بۆیە ئاگاتان لە ڕێکلامەکان بێ و نامە بنێرن بۆ پیجەکە ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین. بەڕێزان کاتەکەم تەواو بووە، بەڵام بەڕێزێکی کە دەستی هەڵبڕیوە ئاخر کە زوەری ئەگرم کاک حەسەن ساڵح بەڵێ فەرموو. مامۆستا ئاواتی بەڕێز سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه. چۆنی مامۆستا ئاوات باشی؟ مەمنون، زۆر سوپاس لە خزمەتتان. مامۆستا وەڵام من لە کۆتاییدا بەس بۆ دەستخۆش من ڕاستی سعیشتم دەکرد بەڵام کتم با دەستخۆشی لێ بکەم. سەلامەت بی، سوپاس دەکەم کاک حەسەن. ئەم خۆشی و هەندانانەی ئێوەیە کە ئێمە ساڵانێکە ماندوو نەبووین. بەڕاستی یعنی چەندەها جار ماندوویەتی گەشتوتە ئەوەی کە ئێمە ڕێی بگۆڕین، بەڵام هەمیشە وتومە نە مادەم خەڵکانێکن ئیسفادەکەن بەردەوامە بین. وەسپاس بۆ خوا کە ئاواتە کادیماندانەوە ئەم پرۆژەیەش کەوتە سەر پێ. بەڕاستی ئەتوانم بڵێم دەستخۆشی کەسانێکی وەکو ئێوە بوو ئەم پرۆگرامە هێناومانە تا ئێستاکە. وەسپاس بۆ خوا ئێستاکە ئەم سەرکەوتنەی بەدەستهێناوە. دەستخۆش بێ مامۆستاوات گیان، وەڵاهی مامۆستاوات ئێستا من ڕاستی تەقدیمی ماستەرم کردو ئینشاءڵڵا نیازشم ئیمتحان دەکەین، ینی بۆ زوان لە کورسە ماستەر ڕادەگرێت ئیمتحانەکان دەکرێت. جا مەبەستم لە چێ هەر ئەوەیەک بۆ ئەو کەسانی کە گویان لێما، یعنی هەر سلایدێک هەر محاضەڕێک کە ئەو تەکنیکانی لێ بەکاردێنی بڕوا بکە یەک و دە فەرقی هەیە زیاتریش، یعنی لەبیر ناچێتەوە. هەموو جارێ ئەو شتانی تۆم بێ دەکرێتەوە کە دەتگوت کولاب ها زانیارەکان بە ئەو کولاب هەڵدەواسی کەوتی ئەو تەکنیکانە بەکاردێنی ڕێک کولابێکە زانیارەکان پێ هەڵدەواسی بیر دەکەوێتەوە وەکی کە هەر هەوایی، یعنی زۆر زەحمەتە کاتی زۆر دەوێت تاکو تۆ زانیارەکان دەبیر دێتەوە. سەرکەوتوبی مامۆستا حەسەن، مامۆستا بەڕێستان بەتەمان تەقدیمی ماستەری بکەن بۆ چ خوێندنێک؟ من مامۆستا نیازم هەیە لە سلێمانی تەقدیم بکەم بۆ بەشی تەندروستی گشتی. هەر سەرکەوتوبی ئینشاءڵڵا نمونەت زۆر بێ. سەلامەت بیا خۆ سپاس دەکەم مامۆستاوت. ئەی شتێکی مامۆستاوت ئەو خولی چالاکردنەوەی ئەوەی ئاسی پێشکەوتووە کە من گروپەکەی کەش بەشداریم کرد ڕاستی، بەڵام چۆن بڵێ بەڕاستی چاک لە ئاسی خۆم ڕازی نەبووم چونکە بۆم نەکەرە بە جوانی، بەس ئەوەیان بە حساب دەستی پێ دەکرد ئەو هەفتەیەوە نەبوو 5-6 ئێمە وابزانم 2-3 ڕۆژێک دوایان خستووە ئینشاءالله لەم وابزانم بەیانیە 2 بەیانیە ئەم چالاکردنەوەی مێشک بۆ ئاستی پێشکەوتووەکە دەست پێەکە و ئەگەر بۆت کرا ئینشاءالله دووبارەی بکەرەوە پێیان بڵێ بزانە قانون و یاسایان چییە چۆن وەرتەگرنەوە ئینشاءالله نووسراوە شەمە دەست پێەکە ئەمڕۆ چوارشەمەیە شەمە دەست پێەکە ئینشاءالله. دەستت خۆش ماوە ساوت ئینشاءالله بەشدار دێکەم وەکتم با لە کۆتاییدا نەکوێ یەکێک ئەو برادەرە کۆتایی کاکەڵوەستم باشتەکەی لێرا ڕوون بێ بەڕاستی یعنی هیچ پارەکەی هیچی زۆر نییە، هیچ هەتانەیە ناو کورسەکەی نازانی گرنگیان چەند زۆرە پارەکەی پارە بۆ ئەو جارە خۆت دەگوت مێشک کوالیتی گرنگ بێ باشە نەک مۆبایلەکەت نەک جلەکەت وانە یعنی من پارەکەم هیچ زۆر پێکەمە بۆ کۆرسەکەم بەڕاستی. زۆر سپاس کاک حەسەن جان، سپاس بۆ مامۆستاواتگیان سەرکەوتووی. مەمنون زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بەڕاستی ئەم شەو خۆشحاڵ بووم بە کۆتاییە هەر بژیت مامۆستا حەسەن. خۆشتان لەگەڵ ئازیزان خوای گەورە یارمەتیمان بە ئینشاءالله ئاستی پێشکەوتوو شەممە دەست پێەکە هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.